سڵاتان لێبێ ئەم کاتتان باش لە هەر شوێنێکن لە بەرنمەیەکی نوێی پاشیف لەگەڵتانی بە چەند بابەتێکی نوێ ئومێد دەکەین کا ببێتە جێگای سوودی هەموو لایەکتان لە بەرنمەی ئەم شەویش باس لە لێبوردەیی لە مانگی ڕەمەزان لە تەوەری ئاینی دەکەین و هەروەها بابەتی تەندروستیشمان دەبێ ئێمە بە درێژایی مانگی ڕەمەزان لەگەڵتان دەبین هەر شەوە و باس لە بابەتێکی ئاینی و بابەتێکی تەندروستی دەکەین بۆی بتوانن تەندروستێکی باش و هەروەها ئەرکە ئاینیەکان وەکو خۆی جێبەجێ بکرێت یان بۆ ئەو بینەرانی ئێمە کە هەر پرسیارێکیان هەیە سەبارەت بە لایەنی ئاینی و تەندروستی بتوانن لەڕێی بەرنامەی پاشیو و لە کوردستان 24ەوە وەڵامەکانیان دەست بکەوێت بەر لەوەی بچینە لای تەوەرەکەمان ئێمە چەند زانیارێکی دیکە لە مانگی ڕەمەزان و تایبەت با مانگی لێبوردەیی ناسراوە لەو مانگە ئاستی لێبوردەیی و پەیوەندی کۆمەڵایەتەکان لەنێو مسلمانان زیاد دەکات بەشێکی هاوڵاتیان و مامۆستایانی ئاینیش دەڵێن پێویستە ئاستی لێبوردەیی و پەیوەندی کۆمەڵایەتەکان لە تەواوی مانگەکانی ساڵ زیاد ببێت نەک تەنیا لە مانگی ڕەمەزان. مەها ڕەمەزانێ بە مەها خێر و بەرەکەتێ و لێبورینێ دەهێت نیاسین و هەموو بسرمان هەوڵدەن divê mehêda bibin kesên çak û çi karekî nekin berovajî vê meha pîroz bî. Bihêzkirina peywendiyên komalatî divê mehêda gelek pêtiviyen welatî dibêjin. Pêtiviya nevtîne divê mehêda belkû li hemû dema giyanê lêborînê û bihêzkirina peywendiyên komalatî def me hebin. Rojeka pîroz e. ما چه مجبورین دست خوب کن دلی کود بورین دت شخوار زان کن دی هم یاد گلی کود کن فی سبیل الله رب تعالیش من راضی بله بله طبعا روز با روز همی فرقه بقیه ام دی پشتی ده روز دی بیشن خودی برای ده روز دی خودی برای هیوگی خودی برای ساله کی او خودی هم ده هر راهی یدی ماجی راه هر دی خودی راهی هندی روز با روز جو بدل بیت همین ناحیه خودی رمضان اما بخود تشتکی خوشه یعنی اما بخود همی تشتی تریکی ده يعني مرفاري كاري اي كدوب كتو جالك بيتو بتشيتو يعني جالك تشتكي جانا الحمد لله فضلي مش كسي نما او چند سالم سی كده الحمد لله جالك باشه نبتنه د آینی اسلامی دا بلکو د همو آینان دا چختی لسر لیبورین و بهسکرنا پیوندین کمالاتی و اگدوویان و دسپاکی هاتیه کرنو ماموستای که آینی جی ویگه دو پات دکد ایکش مرمت وی روژیه اوه فرض وی روژیه حکمه ام بیجین فايدة فيروجية أفيا كو يعني وكي عاطفة كي الدف مروفي بيدا بكات وكي مروفي بسلمان كو شعوري بمعاناة غيري خوب كات شعوري بمعاناة الدور بري خوب كات جواكي خوب كات بتر جياني ام بيجيني بيك فيجياني اكتر قبيل كني وعلاقات اجتماعي بيدا بن دگل دست بکن شورش پیش سازی تانا گلک رکابوی نمرو بگهن ایکو دنیا دست المروی دا گلک بچوبیه لیجبو پیوندین کمالاتی تراده کی لاواز کرینه لورا همو کس دخوازن ایدی وقت جاران جیانوان آسایی ببیتو سردان و گیان لیبورینه دوی مهیدا و همی مهندی دف ایکو دو پیدا کن ڕێژین ئەحمەد کوردستان 24 دهۆک لەگەڵتان بەردەوامینەوە چینە تەوەری یەکەمی پاشیو لە تەوەرێکی ئاینیدا باس لە لێبوردەیی و خۆشەویستی دەکەین لە مانگی ڕەمەزاندا وەکو ئاماژەشمان بۆ کرد پێشتر کە مانگی ڕەمەزان بە مانگی لێبوردەیی ناسراوە پاداشتی کەسانی لێبوردە چییە و ئەو کەسانەی کە لێبوردن پێویستە چۆن لە دەوروبەری خۆیان داوای لێبوردن بکەن یان لە هەڵەی کەسانی دیکە ببورن و زیاتر ئێمە لە ڕووە ئاینیەکەەوە باز دەکەین کە کەسی لێبوردە کێیە و چه هەڵەیەکی ئەوەیە مرۆڤەکان بتوانن لێی ببورن بە تایبەت لەم مانگە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستا ڕافع خەڵتیب پێشنێژ و تارخوێن لەگەڵ ئێمە ئامادەیە مامۆستام کاتت باش زۆر بەخێر بە یەکەم جار بپرسم لێبوردەیی واتە چی لە ئاینی ئیسلامدا چۆن پێناسەکراوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين حتما لبردي ببختي كوا لبردي أوي كوا كسك تاوانك شتك برانبري كسك تاوانك شتك زيانك بيبقيني لبرانبر دا لي خوش به هيش رد فعلك نبي برانبري
ئەمە پێگوتری لێ بوردەی باشە کەسی لێبوردە کێیە؟ میثالی نمونەی هەرە گەورەی لێبوردەی کەوا ئێمە لە خوێندتمانە لێ مێژووە نەک تەنها لە ئیسلامە بەڵکو لە کتێبەکانی غیری ئیسلامیشە نمونەی هەرە گەوری لێبوردەی کەوا ئێمە لێی فێربین پێغەمبەر بووە عەلەیهی سەڵات وەسەلام. باشە بینە سەر مانگی ڕەمەزان پێویستە مسلمانان و بەگشتی خەڵک چەند بە دەرفەتی بزانن بۆی کە لێبوردە بن بەرامبەر بەو کەسانەی کە کارێکیان بەرامبەر کردوون پێیان ناخۆش بووە یان هەڵەیان بەرامبەر کردوون چەند گرنگە لێبوردە بن. ئەگەر تەماشای ژانەمەی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام بۆمان دەرئەکەوێت چونکە بەرەوەی پێغەمبەری خوددا لە خوای گەورەدا فەرمێ لەقەد کان لەکم فی ڕەسوڵ الله ئوسوة حەسەنە لەبەر ئەوەی دەبی ئێمە پێغەمبەری خوددا بکەین بە قودوەی خۆمان دەکەواتە لە گەورەترین ڕوودا و کەوا لێبوردەیی لە ژیانی مرۆڤاتی نەڕووی داوە نەڕوش ئەدا وەکو ئەم مووقفەی کەوا ئێستا باسی ئەەکەم کە پێغەمبەری خوددا لێبوردە بووە ئەوش لە فەتحی مەککەیە لە 20 ڕەمەزانە پێغەمبەری خوددا کە فەتحی مەککەیان کرد پێغەمبەری خوددا لە کەسانێکی لێبوردە بوو بەرامبەر بە کەسانێک کەوا ئەزیەتیاندا و دەربەدەریان کرد کەوا پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام فەتحی مەککەی کرد پێیانی فەرموو ئایا ئێوە چاوەڕوانی چ ئەکەن من بەرامبەر بە ئێوە بکەم لە کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە قیمەی دەسەڵات بوو هەرچی بیویست بە ئەیتوانی بەرامبەریان بکە لەو کاتە پێغەمبەری خوددا فەرمووی اذهبوا فأنتم الطلقاء هەر هەمووی بورد پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام واتە لەم مووقفە کەوا بۆمان دەرئەکەوێت پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام چەند لێبوردە بووە و لێبوردن لە ئیسلام چەند گەورەیە بۆی پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام لێیانی برد بۆ ئەوەی ئێمەش لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فێر ببین. هیچ شتێکەیە کە مسلمانان بتوانن لێی نەبورن یان ڕێگە پێدراو بن بۆ ئەی لێی نەبورن کەوێتە سەر کەسەکە کە ئایا لێبوردە بێت یان نا لە هیچ شتێک لە ئیسلامە نییە کەوا لە ئیسلام کە ئیسلام فەرمانی بە مسلمان کردبێ کەوا لێی نەبورن هیچ شتێک نییە ئەگەر تەماشا بکەین بەرامبەر مسلمان بەرامبەر بە غەیرە مسلمان خوای گەورە لە قورئان دەفەرمێتن لە سوورەتی ئەلجاثیە ئاەتی 14 وقل للمؤمنین يغفروا للذين لا يرجون أيام الله ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام بەو کەسانە بڵێ بە باوەڕداران بڵێ بە لێبوردە بن بەرامبەر بەو کەسانەی کەوا باوەڕیان نییە بە ڕۆژی قیامەت دەکەواتە ئەوانەی کەوا زەرەر و زیان بە مسلمانان دەگەین محارەبەی مسلمان دەکەن دەبی ئێمە بەرامبەر لێبوردە بن بەرامبەریان ئەی چۆن بەرامبەر مسلمان هیچ شتێک نییە لە ئیسلام کەوا سنوور دانرا بێ کەوا پێمان بڵێ ئیسلام فەرمانمان پێ بکە کەوا ئێمە لێ نەبورین. بەڵێ بۆچی ئەبێت مسلمان لێبوردە بێت؟ باوەڕ ناکەم شتێک هەبێ کەوا بۆ کۆمەلگا باش بێ بۆ مرۆڤ باش بێ هەر بۆ خودی مرۆڤەکەش باش بێ شتێک باشتر بێ لە لێبوردەهی هیچ شتێک نییە هیچ شتێک نییە کەوا بۆ کۆمەلگا ئەگەر لە کۆمەلگایەک لێبوردەیی نەبێتن ئەو کۆمەلگا تەفروتو نابێ بۆیە ئیسلام فەرمانی کردووە کەوا لێبوردە بین بەرامبەر بە یەکترە. بۆ کەسانەی کە لە ژیانی خۆیانە با بڵین دان بە هەڵەکانیان نانانێن ئەگەر کەسانی دیکە نەتوانن لێیان ببورن یان درەنگتر لێیان ببورن ئەمە وا کات کە وانەیەک فێری ئەوان بکات ئەزانی لێبوردەی خوای گەورە لە قورئانە باسی ئەو کەسانەمان بۆ دەکەکەوە کەسێک بەرامبەریان شتێکی کردووە شتێکی ئەنجام داوە زەرەرێکی پێیان گەیشتاندووە اینجا تحمل ئەکەن و لێیان دەبورن خوای گەورە ئەفەرمی والکاظمین الغیظ والعافین عن الناس والله يحب المحسنین خوای گەورە باسی ئەوەمانەمان بۆ ئەکەکەوە لە کەسانی بەرامبەر ئەبورن باشە خوای گەورە ئەفەرمی ئەمانە چاکەکارن ئەگەر چەند بکرێ زووتر لە بەرامبەر ببووری هێشتان باشترە بۆ ئەو ڕقینە لە دڵدا نەمێنێتەوە چونکە ڕقوقینە لە دڵە وەکو ینی دڵی مرۆڤ ژەنگاوی دەکاتن باشە کە لێی بورد ئەو کات ئەو ژەنگە لە دڵی مرۆڤدا نامێنێ ئەو ژەنگە لە دڵی مرۆڤدا نامێنێت دڵ و دەرونی پاک ئەبێتەوە بۆی هەرچەند زوو لێی ببووری هێشتان باشترە. باشە هەندێک کەس هەیە کاتێک کەسی بەرامبەر لی ئەبورێت بەڵام هەڵەکانی دووبارە کاتەوە یان ڕەنگە جارێکی کەو کە 100 گرام بکاتەوە لەم کاتە کەسی بەرامبەرە بێت چی بکە ئایا لی ببورێ جارێکی تر؟
ئەگەر کەسێک هەڵەکانی دووبارە کردەوەکەوە لێ بە بەردەوام کەوا زەرر و زیانی پێگەشە هەر لێی برد هەر بەردەوام زەرر و زیانی پێی گەیشتاند ئەمە لە هەندێک حاڵەت وا باشە زوو لێی نەبورێت بەڵام ئەگەر تەماشا بکاتن ئەو کە لێی نەبورد ئەو مووقیفە وا بکاتن جارێکی تر هەڵە ناکاتن بەڵام ئەگەر هەر بەردەوام هەڵای کردن ئەو کاتەیە لێ ببورێ باشترە ئەگەر زیانی باشە مادی و یاخود جاستە و معنەوی نەبێتن باشە تەنها قسە بێت و ئەمانە نەوا باشە لێ ببورێ بۆ ئەوەی ئەجر و پاداشتەکەی زیاتر بێتن هۆکاری ئەو دووبارەکردنەوەیە نییە کە بۆ نمونە زۆر جا لەناو کۆمەڵگەی خۆمان وایە ئەڵێ لێبوردەیی ساویلکەیە بە تایبەت لەم بارودۆخەی ئێستا بۆ نمونە لەوانەیە ژیان گۆڕانکاری بەسەردا هات بێ بەڵام چەندە پێویستە مسلمانان گوێ بۆ قسانە نەدەن بۆ نمونە ئەگەر کەسی بەرامبەریش بە ساویلکە تێگەشت بەڵام ئەو لەسەر لێبوردەی خۆی بەردەوام بێ نا حقیقەتە ڕاست نییە شتە لێبوردەی ساویلکەی بێ نا شتە ئەسڵ ئەساسی نیە قسەی ڕاست نییە چونکە لێبوردەیی قیمەی ئینسانیەتە لوتکەی ئینسانیەتە لێبوردەیی خاصەتەن بە تایبەت لەو کاتێکەوە کەسێک هەڵەیەک بەرامبەرت ئەنجام دەدات ئەو کاتە تۆ بتان تۆڵەی لێ بکە اینجا لێ ببووری ئەمە ناکە ئەمە قیمەی ئینسانیەتە هەندێک جارە و کەسانەی هەڵاکەن نەخۆیان بە هەڵە ئەزانن نە لە ژیانی خۆشیانە داوای لێبوردن لە هیچ کەسێکەکەن ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە من وەرە اختصاصی من نییە ئەوەی ئێستا باسی ئەەکەمەڵیم پێم وایە ئەوان لەوانەیە نەخۆشیەکانی معالەجەی خۆیان بکەن لە پزیشک باشترە باشە چەند گرنگە دایک و باوک خێزانەکان لەسەر بنەمای ئاینی ئیسلام لەسەر ئەو ڕێنماییانەی کە هەیە مناڵ پەروەردە بکات کە کەسی لێبوردە بەیان فێری بکات نەک تەنیا بۆ نمونە لە مانگێک و کاتێکی دیاریکرا و ئەو کەسانە هەوڵ بن کە لێبوردە بن یان لەو مانگە زیاتر بتوانن لێبوردە بن بەرامبەر بە دەوروبەریان ئەگەر تەماشای ژیاننامەی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ طبعا ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە عادەکە عایشە لەگەڵ خێزانەکانی خۆی پرسیار دەکە عایشە ئەکەن دەڵێن پێغەمبەری خوددا چی ئەکرد لە ماڵە دەفەرمێ پێغەمبەری خوددا یارمەتی خێزانەکانی خۆی ئەدا لە کاری ماڵە ئەنەسی کوڕی مالک دەفەرمێتن 10 ساڵ خزمەتی پێغەمبەری خوددام کردووە قەت شتێکم نەکردیە باش هەر شتێکم کردبێ قەت پێمی نەگوتووە بۆ فلانە شتت کرد قەت ئەمە ئێمە فێر ئەکە کە مناڵی کەسێکمان هەڵەیەک دەکاتن نەک بەڵێدان و بۆ دەبی بە قسەی جوان ئامۆژگاریان بکەین بە قسەی جوان ئامۆژگاریان بکەین و بە قسەی نەرمونیان باشە ئامۆژگاریان بکەین بۆ ئەوان لە ئێمە فێر بن باشە ئەوانیش جیلێکی تر پەروەردە دەکەن لەسەر بنەمای لێبوردەیی و خۆشەویستی واتە دایک و باوک خۆیان ببن بە نمونە بۆ مناڵەکانیان بێگومان وایە ئەبەر ئەگەر ئەوان ببن بە نمونە بۆ منداڵ ئەو کاتە ئەو منداڵکە گەورە بوو ئەوش ئەبنە نمونە بۆ منداڵەکانی خۆیان واتە جیل لە دوای جیل هەموو ئەبنە کۆمەڵگایەک لەسەر ئاشتی و لەسەر لێبوردەیی و لەسەر خۆشەویستی بنیات ئەندرێ ئەگە بەم شێوەیە بێ باشە کەسی لێبوردە پاداشتی چییە؟ وڵای خۆی گەورە لە قورئانە باز دەکاتن تازە ئاەتەکەمان باس کرد ئەوانەی کەوا لێبوردنە خۆی گەورە ناویان ئەبا بە چاکەکار باشە بە محسنین ئەمانە چاکەکارن پاداشتی چاکەکاری شک ما لا عین رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر کەوا بەهشتی پان و بەرینە پاداشتی چاکەکاران ئەمە لەوەکو قیامەتە لە دنیایە کەسی چاکەکار هەمیشە دەرونی مرتاحە هەمیشە دەرونی مرتاحە بۆ کاتێکەوە کەسێک لە کەسێک ئەبورێ لەو کاتەیە هەست دەکاتن کەوە دەرونی مرتاحە باشە دەرونی مرتاحە کە کەسێک لە بەرامبەرەکەی لێ ئەبورێتن دائیمەن هەست دەکات چونکە وەکو باسمان کردن ئەگەر لێی نەبورێ ڕوق قینەیەک لە دڵدا ئەمێنێتەوە ئەمەش ئەبێتە هۆی نەخۆشی بەڵێ مامۆستا لەگەڵ بەردەوامە بینە چینە لای پێغەمبەرمانی ئیسلام یوسف لە زاخۆ لەگەڵمانە لە شەوانی ڕەمەزان و پارشێوان بە تایبەت زۆربەی گەنجان و خەڵک کاتەکانیان لە دەرەوە بەسەرە بن بەشێکیان تا کاتی پارشێ و نان خواردنیش ناگەڕێنەوە زین ئەمە چەند وای کردووە کە جم و جۆڵ و قەرباڵغی لە خواردنگە و بازاڕەکان دروست ببێت ئیسلامم کاتت باش لەکوێی ئێستا تۆ چەندە خەڵکی زاخۆ دەچنەنێ و بازاڕیان پارشێ و لە دەرەوەکەن
سارا دمتش باش بتن شباب بخیر و خوشی بدن البته روز به روزه بازار از خود شوی دا گرم و گرتر دبه یعنی ببر و واجد گل رمضان امپار سال وکه روزا 15 رمضان به وی رنگی جموجوله که گرم و گر کفتیه نوا بازار از خود جخوا گله کی گن شو که تا اماجه بکری حتی دم پاشی و جدر و دمین و پاشی و خوش در دخون وشنیکا قصد ماله دیگه الوری یعنی ام لدره بجن نام پیجیه که نه فرنه نه الودرجی نان تی برهف کردن با آوایی که کو خلق حتی دم جمر دویجی قصد نانی و کردن که اگر از بسیاره و یکیش تبکم این حتی دم جمر چند دیو کردینه و خلق حتی کنگی قصد نانی ساعت و نان گران کریه یا نه نه تشتغل دف مبانين هسه رمضان ونا رمضان ايكا ساعات دوني بروفاكريا حتى ساعات تقريبا دوني بشافيا ونون دائما مستمر جارمه ومستواكي قلتي او دي عالمه كي زیادتر خلق سامونان کردن آن نان ساوکت بندوی بازاری دا و خلقی گو قصد دي هردو شيكا هردو كباشا كي قلتي عالمه كا اغلب الصامونه حاجت كن دي صامونه جارمن وكي قلتي دست خوش بن زور سپاس بله سر از ده قصدا و خارنگیش کم کو پرانیا خلکش راستید وره نانید خون رنگی که کلفت ندرست کردن پستا خود قواتات بدید اگر تو کرم که وره بون بحث که این چه درستت کن و خلق چنده دم پاشی و قصدات کم بونان خور خودی ام هر ساعت تقریبا نهی وقتی مالابان قدر وشول دست بيتكات حتى ساعات دوی شبه وتقريبا ام روجي 120 كيلو 130 كيلو ام لدين هم بيقا صوم ساكي نمويه والله عالم خود كدي صال بو صال بس برمضان ام لفا فروشين بجن بس این رمضان ها دینیم بس رمضان هم دايدين عالم بس رمضان قسطمات کرد باشه خلق چنده بو شیوه و چنده بو پاشی و قصدات که زیادتر کیش دمید زيدمي تقريبا حتى 12 حتى يكي اما قلق ازدحامها يعني بيقا باقتونه هي ساعات ويكي بيت قص ناميني خلق نابش تو هم قارنا گوشتی بو پاشی و رجادی تهنید بنیان هر قصدات هر قسطمات كان انه كبي بتر كم بتر ابتر يعني حتى تقريبا 2000 صمونه مفروشين روجي باشه واجب بازار استقلال نکریه و گران نکریه نفس السعر خلق زور قصدات قلق بخير دست خوش بن زور سپاس صار الفري هنرمنده که دفر از آخوز سحر هاجانی هیا سحر شوات باش بد تچوانی سحر بینره که تایبت خواه هیا البته احمد بید دوی پاشی وید او بینرین که بینریا کردستان 24 کن چنده که گوه لسحر هاجانی جو بگیرن جاره روژه تات رمضان دا چوا در باز بن زاخود و چوا دمت خواد بود رمضان هر کسی پیروز قلب خیراتن سر چوا تلویزیون 24 سرم سر چوا هر انسان که روجی بد خدا روجی تو قبیل بکد و انشالله سرفرازی و عیدا پیروز و مبارک سر محنیا دوید و سر چوا سحر اگر از بسیاروی که بکم نوها و که هنر تبچه میشی داس مسیستران جدیدی چه کریم سیستران جدید من چه کریم انشالله بس هر کاری هبت انشالله جهینم باش سحر هاجانی سترانا زوزه جانه خلق گلک حاجت کرد قد ویده می پاشی ویده بینرین کردستان 24 گلوه سترانه بمن سترانه که بو جمعوار خواب که دیاری سرچار زوزه جانن اخسار اسبیه و دل خوش کر به وینیه سال و زمان مبوریه و زوزن جاین دیرنگیه او جرو دلو او جرو دلو او دلو جر دل دا خواست کر اخرام و سنه شهر دولیوان اغزو زنجانه تو بم بجه ایکش دوایا و آنجیره آنه یاره او جارو دلو او جارو دلو جار سحر بحثت کن کو چیروکن ستران تا همی راستینه یعنی همی بسریته هاتینه و تا بحث لیکریه ستران اکادیدی جیاته هیا کو خلق گلک حاجت کتن پارچه که بو بینه را بکه دیاری از چوم شاهیه نمایه یعنی اوه بدرستایی چی ببی چیروک اوه چی بی تکی چک دیت تمام همی ستران من همی البست و آواز و زن من همی سببت رئیسینه یعنی واقعی چی بین
چرا زوز جانت چی بی؟ زوزجان او حوالنتیه که نزدیک یا از شما شاهی او که چل تبر زد به تو پشتینگت استرانت بی؟ ام چون شایع که دعوت که یا ناس کردی کچکه گلویره ما کدودید ما باید حس کرد وجا هر جاره که تقازل فلان محل باش تولید ترکیه برده باشه همی جماعت داخاز استرانت بلا سرچه شما شاهی از شو مشاي المحلى حسينية ومن يرك جادي شاف غريبية ودلي مشددة شاف مشاردة بنا خطرة فينا تأخ حليماية لتالي شاي حلي وندابو واخنو كسر قالوا الجاني مزربان وشبل من شبو روشل من شنبو جابرش بلا قالوا نظام كيفاتشو لك استوريكا بس كلان شوم وسيمالكم عندكو شعباني وشوم من يرى خوندت دل مجمده من جان خوندت دل مجمده پشتینگ من بسر کرد که بره بو زور سپاس دستت تخواش من سحر سپاس تا دیوانا مبرا و شیخست اگر اسنده گنجا ورگرم البته سارا زاخوا کانیکا هنری رمضان داد همی بونو هلکفتان داج به وی آواییه یعنی استرانگوتن به بهر نابه افکانیک چو جاری خشک نابه و سحر هاجانیش دائما دنوا بازار زاخو دا بر خوشتوی خود کوتن و خلق پشوازی لید کت ویلان گل گرد به وی رنگی دیوانکی استران همونج بود بیش اگر هم بحث کن این گنج چنده شویم خواه نوا بازار دا بجم به پاشیف در باز کن حتی پاشیف نوا بازار دا أخو هم يبي عاداتك بشتي فان صالت بشتي هم بيجن سقوط صدامي بعاداتك هم بشتي 2008 وحفتي ونهي وما وصل ديار بي هم بشتي دوزدي ندمي ماليه دمي سيكي أو الكل روشة وك أبو قانوني بروزا خودي وقالك دي مهتين روشك أو لعفانا وشوا أو رينشتنك أو هريك أو خفتنك وهريك ذوقك حتى كبار ملای اریک بو مولا خوب دم پاشوی دی ساده باره رمضان ما وی روشیت رگچ عافیت بتلو اگر از سیارش تاج بگم این چنده پاشی واش در وقت خون اون پاشی شد خون یعنی از بینم نه این البر خارنگه کالفان خود دفمت زو خوبه هر رمضان راستی بو پاشی و عمل دف هستاینه نابودنگ میکایل بو گاسا گوشتی ها میریش که هر رمضان اما رمضان پاشی همی دفعی بنو دفع حوال دوست و برادر رو حتی به دفعی وقتی اومده زور سپاس بوده بله از گنجک دیور گرم بزانم تا چه خواریه ده چه خوی بوی پاشی هر خستم بله تا بریار داوی کتی نه آخبی ها ده هر آخب دیده برا والا وک رمضان سیستم ما یا رمضان ام حوال بخود درد کردم پشتی فطاره چکو پروش مروف پروژیه و بشکل تعب الحمدلله رمضان و افساله جگله باشه نه که تر سال دیگه و شوال سیکه حتی ساعت 1-2 چکو وی وقتی چی کس ناچت ماله المطعم عندك جارا عمل ویرت خون بک باشی عندك جارا جل ماله اول چای خانه چای وقت خونو اما وسط در بازی یعنی شود و چه جهه که زاخو های کوهین رمضان قصد کنه بونو منا پرا دلال یعنی شویج خلقت چه تجاری خود پرا دلال ویسی که وک معروف الزاغد بجن سیکاوی ملی سیگا سالایو سوی اف جهنه اما پرا بریا عندك جارا جک پارکازا خوش پارکا شهیدا الویری جک خلقت چنه افجیت سپاس دمت خوش بو سردار اگر تو بیادف من سردار باشه عافیت بد بزانن رمضان دا تج شرنایت فروشه شربت فروشه اره ول سر خلقی باش نفع خدای نپاشه ول سر خلقی گران کریه یا نه خودی که اسلام بالعکس رمضان ام ارزان ترد رمضان مثل باشتان رمضان 6000 به رمضان مثلا شربت ام کیم کنه پزارا رمضان زیادت کنه پزارا باشه
دیاره جنک خارن نادن تا تش مجبوریش در بد خواه یان جی تو آواره بیه یان جی تسرشولی لواتش در بخواه ام درنگ چند ساعتوی شبه چند ولا فيد ميكوليش قال خوشن ام هرشف تين خو لفكت خون یعنی نسیره گوشین پروژه تهنی نه نا نا ان شاء الله ابصولا بوشا جو هنا جو قال خوشا عزيزا زور سپاس بوده بله سارا بوی آوای یعنی گنجت زاخود بازار شویدا ایکوت شویدا هی بازار صالح یوسفی دار روزن قادر باز کن وره برای هنرمند نمر اردوان زاخوی برچاوه میکرد لواجی کو اوج در وادی مدوید پیام کای ورگرم راستاوخو کردستان 24 گلته دایا بزانن ارکان در چه پیوک هیا تو چت بجی تو چوا رمضان الزاخو در باز رمضان خوشو برخ العالمي حتى سحور سشور عانن بله تو کنگی زوریه و کنگی هاتی زاخوار اش 22 ده 22 باش زاخو بوده چی از زاخو یا اردوانی چنده تجه خریبه یه آواز زاخو وقت نشت نیست چندل اروپا بجنج در و تل زاخو خریبت به هر چنده تو قسطا زاخو سال 2 جا 3 جا باش خلکی زاخو وقت دیار رزکا تایبت ویانکا تایبت با اردوان زاخوی و هنرایی و بنمالایی هیا اون چنده خواست سر بلندت بینند ناف خلکی زاخو دا خلکی زاخو چند رزل ود الحمد لله خلکی زاخو همه احترامات گرفت قدریمات گرفت برخاطر اردوانی باش زور سپاس بوده شبک خوش گلک سپاس کوتت گل مدابه بله سارا برای هنرمند نمر اردوان زاخوی با البته دما ناوه زاخو تا گوتن یعنی ایاز اردوان کو دوسترین یارن آسمان هنرا کردینه کردستانه تنه پیشرفت شبن زاخو به آوای در باز بنگنج لبازار صالح یوسفی گویا جاده اسکان همیشه وکیلی دمینه حتی دم پارشی ویجی حتی خلک پارشی وین خوشت کن جنو و قسطا مال خالک اسلام یوسف لزاخو لەگەڵ مامبووی سپاس مامۆستا منەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەوەی ئیبینین لە دەرەوە بە تایبەت پارشێ و ئەوە کۆمەڵگەی ئێمە وایە زیاتر پیاون نەک زیاتر هەمووی پیاوە ئەمە یەک ئەوەی هاوکارم ئیسلام لەو بەڕێزەی پرسی کە خێزانەکەت خواردنی ئامادە نەکردووە ئایا ئامادەکردنی خواردن لە مانگی ڕەمەزان کە زیاتر ئافرەتە ئەمە لە ئاینی ئیسلامدا بەو شێوەیە کە ئەبێت هەر ئافرەت خواردن دروست بکات و بیخاتە بەردەستی ئەو خێزانە کە ئێوارە بەربانگەکەنەوە حقت کە بڵین بەعام بەگەشت مانگی ڕەمەزان و غەیرە مانگە ڕەمەزانیش طبعی زانایان جمهوری زانایان لەسەر ئەوەنەکەوە خواردن دروستکردنی خواردن و جلشوشتن و ئەم جۆرە شتانە کەەوەی ئیشی ماڵە واجب نییە لەسەر ئافرەت بکاتن ژنی ماڵەوە بکاتن بەڵکو هەندێک لە زانایان بۆ نمونە ئەبوو ئیسحاقی شیرازی و هەروەها ئیمامی کەسانی لە کتێبی البەدائع والصنائع دەفەرمن ئەگەر ئافرەتەکە داوا بکاتن ژنەکە داوا بکات دەبێ خزمەتکاریشی بۆ بهێنێت ئەگەر داواش بکات دەبی خواردنی بۆ بە حازری باشە لە بازار بۆی بهێنێت هەر ئەوەندە نە بەڵکو ئەبوو حەزمی ظاهری لە مەذهبی ظاهریە دەفەرمێتن ئافرەت دەبێ ئافرەت کە پیاوەکەی بۆی جل ئەکرێ قماشێک شتێکی بۆ دەکڕێ نابێت ئەوها بۆی بکرێ بێنێتە دەبێ بۆی باتە برگدور باشە بۆی بدورێت اینجا بۆی بێتە ماڵێ کەواتە ئەم جۆرە شتانە کە لە ماڵەوە دەکرێت دەبین تایبەت لە ڕەمەزانە پیاوێک ئەشتە ماڵەوە کە کەمێک خواردن تاخیر بووە باشە ئیتر ئەیکا بەهارە ئەسڵەن لەسەر ئافرەتەکە واجب نییە ڕۆژێکیان یەک لە سەحابەکان چووە بۆ لای عومەری کوڕی خەتاب بۆ ئەوەی گازدەی ژنەکەی خۆی بکاتن کە بینی عومەری کوڕی خەتاب لە دەرەوە بانگ ئەکە هاوار بانگ ئەکە بانگی خێزانەکە خۆی ئەکە دەڵێ بەس هەندێک دەنگت کەم کە یعنی بەرز مەکە دەنگ زۆر کە تەماشاکە عومەری کوڕی خەتاب لەبەر خێزانەکەی چووتە دەرێ ئەویش هاتووە گازدە بکە دەنگی نەکرد عومەری کوڕی خەتاب گوتی چی هاتی گازدەی خێزانەکەت بکەی گوتی ئەرێ وەڵڵە بەس ئەو وەزعەکەم بینی گوتی ئەگەر لەوانە بێ گوتی وەڵڵی ئەمەنە خواردن دروست ئەکەن لەسەریان واجب نییە جلەکانمان ئەشۆ لەسەریان واجب نییە ئەم شتانە سەریان واجب نییە کە ئەیکەن خێر بە ئێمە دەکەن باشە واتەوەش بە چاکە حسابە بەتەئکید بە ئەسڵەن وەکو گوتمان جمهوری زانایان ئەی بۆچی لەناو خەڵک بەو شێوەیە بڵاو بۆتەوە یان خێزانەکان بۆ نموناڵێن ئیشی ئافرەت قاپشتن و جلشتنە و ئیشی پیاویش لە دەرەوەیە
ئەوەی ئێستاژەی بینین لە کۆمەڵگەی ئێمە بۆ نمونە هەر ئەوەی دەرەوە هەمووی پیاوە ئەوەی لەناو بازاڕ و لە دەرەوە و خواردنی حازرە خوا پیاوەکانن حقت ئافرەت زۆر لەوەی گەورەترەکەەوە بەم شێوە وەسف بکرێ قسەیەک هەیەکەوە دەڵێن ئافرەت نیوەی کۆمەڵگە نا نیوەی کۆمەڵگە بۆ ئافرەت کەمە بەڕاستی ئافرەت کۆمەڵگە هەر هەمووە لەبەرەوەی نیوەی ئافرەت نیوەی کۆمەڵگەکاری تر نیوەکەی ترە باشە پەروەردە ئەکە دەکەواتە ئافرەت کۆمەڵگە هەر هەمووە نابێ زوڵم لە ئافرەت دەکرێگە بەم شێوە وەسفی ئافرەت بکرێ ئافرەت لە ئیسلامە زۆر گەورەیە باشە ئەم جۆرە شتانشکەوە خواردن دروست ئەکە ئەو خێرمان پێرەکەن کە بۆمان ئەوە دەکەن بەڵام هەر خواردن نییە ئافرەتی ئێستا پێم خۆشە باسی ئەوەش بکەی کاری دەرەوەکات کاری ماڵەوەکە بێ ئێوارەش بچێتەوە خواردنی بەربانگ حازرکە ئاگای لە مناڵ بێ و ئیشی ناوماڵەکەش هەمووی بکە گەر میوانیش هات میوانەکەش بەڕێ بکە و ئاگاداری هەموو خێزانەکەشی بێت دەم کاتە با بڵێم پاداشتی ئەو ئافرەتە چییە ئایا ئەمانە هەمووی بە چاکە بۆی حسابەکرێت بێگومان ئەمانە هەر هەموو تەنها پەروەردەکردنی منداڵ نەبێ ئەوانەی تر هەر گشتیان لەسەر ئافرەت واجب نییە پەروەردەکردنی منداڵ تەنها پەروەردەکردنی منداڵ نەبێ چونکە دەبێ ئافرەت مدرسەی یەکەمە بۆ منداڵ کەەوە منداڵ پەروەردە بکاتن بەس ئەوانەی ترە گشتیان لەسەر ئافرەت واجب نییە ئەگەر بیکات مستحب بە خێری دەگاتە بە چاکە بۆ ئەنووسێ باشە چی وای کردووە کە ئەم بیرە ئەم هزرە لە لای خۆمان جێبەجێ نەکرێت لە کۆمەڵگەی ئێمە کە کۆمەڵگەیەکی موسڵمانە بە زۆرینە بۆچی کاری پێ ناکرێت حقت ینی بەڕۆژ بە ئەوە قسە بکەین ڕاشکاوانە باشە حقت ئەمە قساکەین هۆکاری یەکەم لە بانکوازانە کە ئەم حقەتانە ناڵن لەسەر تەلەڤیزیۆنە باشە لەوانەیە ئەو قسێکەوە ئێستا من کردم خۆ لە پێش چەند سەد ساڵە ئەم قسە هەمان قسە کرایە باشە وەکو بۆچی نایڵێن ئەبوو ئێسحاقیش ئیتر کە نایڵێن نیان گوتووە تا ئێستا لەوانەیە لەگەڵ عورفی کۆمەلگا نەگونجێ باشە لەوانە لەگەڵ عورفی کۆمەلگا نەگونجێ بۆی باس نەکەن بەڵام کە حقەتێک هەبێ دەبی باس بکرێتن ئەگەر حقەتێک هەبێ دەبی باس بکرێت ئەگە باس نەکرا ئەو کاتە خیانەت لە عالم کراوە خیانەت هەر بۆیە ئەوانەی کەوا دراسەیەکی تەوەیان لەسەر ئیسلام نییە هەمیشە دەڵێن ئیسلام زوڵمی لە ئافرەت کردووە ئەمە وا ئەکە خەڵک بڵێن ئیسلام زوڵمی لە ئافرەت کردووە ئەو مافەیکەوە ئیسلام بە ئافرەتی داوە ئەو مافە بە خەڵک ناگەینن بۆیە خەڵکەکەەوە تەماشا ئافرەت ئەکە لەوان لای خەڵک ئافرەت وەکو سیلعەیەک وەکو سەردەمی جەهاڵەت من حەزەکەم ئەوەش بڵێم هەندێک لە دیاردە و کولتور سەردەمی عەرەب سەردەمی جەهاڵەت وەستە سەردەمی پێش بیعتەی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام ئێستا بوونی هەیە لەناو ئێمە تەماشای ئافرەت ئەکرێ وەکو سلعەیەک وەکو شتێکەوە لە بازاڕ ئەکرێتەوە فرۆشرێت وکە مارەی ئەدەت و ئەزانێ ئافرەتەکەی کڕیوە ئەمە زۆر هەڵەیە ئافرەت زۆر لەوە گەورەترە دەبین بانکخوازار و مامۆستایانی ئاینی ئەو شتانێکەوە حەقیقەت کەوا زانانی گەورە باسییان کردووە دەیە بگوترێ بۆ ئەوەی خەڵک یەکەم شت بە نەزرێک تەماشای ئیسلام نەکەن کەوا زوڵمی لە ئافرەت کردووە باشە بۆ ئەوەی کەوا پیاوانی زوڵم لە ئافرەت نەکەن باشە جگە لە مامۆستایانی ئاینی چیتر بکرێ بۆ ئەوەی کە ئاینی ئیسلام بەو شێوەیە کە خۆی هەیە بگەێنرێ بە کۆمەڵگە گەڕانەوە بۆ سەر قورئانی پیرۆز بەڕێستان دەڵێن جگە لە مامۆستانی ئاینی نە مامۆستانی ڕۆلی سەرکیان هەیەکەوە ئیسلامی حەقەتەکە بگەێنن شتێک هەیە دەبی ئێمە بڵێن ئێمە دەبی داوا لێبوردن لە غەرب بکەین بۆ لەوانەیە لە بۆ بینەران قسەم کردکەوە بەس با شتەکە بڵێن لەبەرەوە ئیسلامەیەکەوە هاتووە پێغەمبەری خوددا هێناوتی ئەو ئیسلامەی کە خوددا دەیەوێت ئەو ئیسلامەمان ئێمە پێشکەش بە غەرب نەکردووە بۆی هەمیشە لە غەربە ئەبینین کە ناوی ئیسلام دەهێندرێ دەڵێن تەنها ئیسلام وەتە ئیرهاب لەلایەن باشە بەم شێوە دەبی ئێمە داوای لێبوردن لە غەرب بکەین ئەو ئیسلامە جوانە کە هەمە هەیە لە ئیسلامە لە قورئانە هەیە ئەوە پێشکەشی غەرب نەکراوە واتە شێوەی ڕاستەقینەی خۆی نییە زۆر نەک لە هەموو ڕوانگەوە زۆرێک لە شتەکان ئەویش بە سەبەبی مێژوو کەوا مێژووی ئێمە ئیسلامی تاریخی ئیسلامی مزەوەرە مێژووی تاریخی ئێمە ئیسلامی مزەوەرە باشە دەبی مێژوومان پاک بکرێتەوە کتوبی توراسیشمان پاک بکرێتەوە توراسی ئیسلامی پاک بکرێتەوە بگەڕێنە بۆ قورئانی پیرۆز
بگرن بۆ قورآانی پیرۆز بۆ ئەوەی ئیسلامی ڕاستەقینەکە بۆمان دەرکەوێ بۆی ئەم تەطەڕف ئەم تەفجیرە بەسە گەنجەکانمان بنە قوربانی ئەفکاری هەندێک کەسان کەوا توندڕەون بۆ مەصالحی خۆیان گەنجەکان بەکاردێنن خۆیان تەفجیر ئەکەن و خۆیان ئەکوژن و ئەمە چ ئەکەمە ئەوانەی کەوا شارەزای ئیسلام نییە دەڵێن ئەوە ئیسلامە لە کاتێک کە ئیسلام بەریە لەم شتانە ئەو ئیسلامە ئەزانی ئەوەی کەوا مێژوو بخێنتە ئەو مێژووی ئێستا لە بەردەستی ئێمەیە باشە ئەوەی کەوا دڵسۆزی ئیسلام بێ زکی بە پێغەمبەری خوددا ئەسووتێ ئەوەندە پێغەمبەریان ناشرین کردووە لای خەڵکە لە کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر گەورە بووە لە زۆرێک لەو ڕیواتانەیەکەوە نسبەت درراوە لای پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وسەلام ئەمەیان پێغەمبەری خوددا لێ ببەریە زۆرێک لە ڕیواتەکان لە کوتوبی سیحاحی شاتووە پێغەمبەری خوددا لێ ببەریە و ڕاست نییە ئەگەر بگەڕن بۆ قورآانی پیرۆز ئەو ڕیواتانە مقارنە بکەین بە قورآانی پیرۆز بۆمان دەرئەکەوێت کە وا ڕاست نییە شتێک مخالفی قورآن بێ وەری ناگرین هەر کەسێک ڕیواتی کردبێ کەسێکش لە لای ئێمە مقدس نییە تەنها قورآانی پیرۆز مقدسە شتێک پێچەوانەی قورآن بێ هەرچێ مەسەن ڕیواتێک پێچەوانەی قورآن بێ هەرچێ ڕیواتی کردبێ وەری ناگرین کەوا بۆ نمونە هەندێک ڕیوات هاتووە کە باسەکەی بەڕێستان باسی ئافرەتتان کردکەوە هەندێک ڕیوات هاتووە لە کوتوبی سیحاحیشە باشە ئیهانەی ئافرەت ئەکە ئەم ڕیواتانە ئەو جۆرە ڕیواتان ئیهانەی ئافرەت ئەکە لە کاتێک بگرێنە سەر قورآانی پیرۆز پێچەوانەی قورآانی پیرۆزە باشە دەبی ئەو ڕیواتانە خەڵک ئاگادار بکرێنەوە کەوا ئەم ڕیواتانە پێچەوانەی قورآن و ئەسڵ و ئاساسی نییە بۆ ئەوەی ئیسلامی ڕاستەقینەکەی ئەوەی کەوا پێغەمبەری خوددا پێ هاتووە بە غەرب و بە خەڵک بەگشتی بگەینین باشە تەوەرەکەی ئێمە لەسەر لێبوردەیی و خۆشەویستیە باسی لێبوردەییمان کرد بەشێکی بینە سەر خۆشەویستی چەند گرنگە لەناو کۆمەلگا لەناو خێزانەکان لەناو چاکەکان خۆشەویستی بوونی هەبێ و خۆشەویستیش بەواتای چییە یان لە ئاینی ئیسلام چۆن باس کراوە خۆشەویستی لە ئیسلامە حەز دەکەم ئەوەش بڵێم زۆر بەداخەوە لە زەنانی کیباری تەسەووفە کە باسی خۆشەویستیان کردووە بە ئیتر بەزاندیق و بە ئیلحاد لە قەلەمیان داوە لەبەرەوەی ئەوان لە خۆشەویستی تێگەیشتون ئەمثالی ابن عەرەبی و ئەمثالی حەلاج و ئەمان لە خۆشەویستی تێگەیشتون باشە لە کاتێکە بینی ئەوانەی کەوا لە ئەسلی خۆشەویستی تێنەگەیشتونە هەروە لە ئیسلام تێگەیشتونە کە نامە خۆشەویستی هەر نییە لە ئیسلام باشە تا هەندێک مەقاطع بینین دەڵێن نابێ يعني بشوفك إسلام رأيين كوا خوشويستين إلى إسلامه بل ما قبلنا صار أقوال جلال الدين الرومي حلاج ابن عربي وأمانة أو كات خوشويستي أزانين أو كات خوشويستي أزانين لفرمودا كان بيغمبر عليه الصلاة والسلام لقرآن بيروزة خوشويستي أصلا لخوشويستي أقل لكم ألقائك نبي أوكم ألقاء تفرط ونائبة قولترين نمونة شيء يستوى كوا سوريا وموصل وأم جورش أمشونا نما دي كوا خوشويستي تدا نبو بينيمان تشيلي هاتن كوا إسلام براسي خوشويستي الإسلام زور جنجة دبي هەوڵیش بدەین خۆشەویستی ئەگەر اختلافی ڕەئی شەبێتن باشە اختلافی ڕەئی هەبێت واتە بە کەسی بەرامبەری من وەکو بیر وەکو باوەڕ لەگەڵ من اختلاف بێتن وەکو خۆشەویستی مرۆڤاتی با لە بینمان بمینێتن وەکو مرۆڤ من خۆشم دەوێ ڕێزی لێ ئەگرم لەوانەیە وەکو بیر و باوەڕ من بیر و باوەڕەکەیم خۆش نەوێ حتا لە غەیرە موسڵمانانە بۆ ئێستا لە کوردستانە مەسیحی هەموو ئەدیانەکان تێدا دەژین مەسیحیەوە مەسەڵەن زەڕەدەشتە و ئیتر یەهودیە و ئیتر هەموو ئەدیانەکان یەزیدیە و هەموو ئەدیانەکان کەوا تێدا ئەژین وەکو بیر و باوەڕ لەوانەیە من خودی بیر و باوەڕەکەیم خۆش نەوێ ئەوش خودی بیر و باوەڕەکەی منی خۆش نەوێ بەڵام ڕێزی ئەگرم کە مرۆڤە وەکو مرۆڤاتی خۆشم دەوێ باشە دەی بەم شێوەیە تەماشا بکەین باسی پێکەوە ژیانت کرد ئێمەش هەر بابەتێکمان ئامادەیە کە لە کەمپی کاپەرچوو لە پارێزگای دهۆک کە بە کەمپی پێکەوە ژیان ناسراوە بۆ پێی کە ئاوارەی ئێزدی و مسلمانی شنگا لە نێو کەمپەکە بەیەکەوە دەژین ئاوارەکانی نێو کەمپەکە کە بەیەکەوە جەژن و بۆنە تایبەتەکانیش بەڕێ دەکەن با پێکەوە بیان بین دوهی لە شنگال و ئیرۆ دناوە کەمپە کەبەرتوودا هەمان وڵاتیان دلپاقش بگیانێ براتی و پێکڤەژیانێ پێشوازی لبوونێن ئاینی یەکتو دکن دمها ڕەمەزانێدا ئەفچەند بتر خۆیان دەبێت دەما کوێزدی ڕێزێک زۆر لە برایان خوێن موسڵمان دەگرن لە دەمێ ڕۆژیگرتنیاواندا ئیسماعیل و هادی ماوەی 5 ساڵانە بە هەڤرە دژین لە کەمپەکە ئاوەرەیەدا و ڕێزێک مەزن
لە جەشن و هەلکەفتێن هەفتوو دەگرن. ئەز و کاک هادی 5 ساڵان پێگرە لی دارێنە ئەوی بسلمانە زیە زیدیمە الخاترێ وی ئەم جگاران ناکەشن داریوانم چایە و ناخۆن ئیدارێ ئەم خواردنێ ناخۆن و ئەو ژیهاد نەبامە و العیدا و الخۆشیا و ئەف تەفریقە بامە نینە و هەچی ئینسانی قەنج بێ چێکی هەردی قەنجام وەختێت بی چاغێ ڕەمەدەین وان جگاراوان ناکێشن داریمەتکردنە ڕێز و احترام مەڕە خودێ چاوی و ناخۆنکردنە ڕێز و احترام بچووکێت وان الهێڤیا ڕۆژە عیدێنە کاری خۆ بکەن دابێنە عید و عەرەفاتێت مە چکلێتە و شەربەتێ و نانکان بنەوان وەختێ بی ئاوان بچووکێت مەژی کاری خۆتکن چاوێکە چن عیداوان و چقلێتان بکەن یعنی ئەم هەردوو هەرێکە سەردینە خۆ برایت یاکەن. ئەدریس یەک ژێ موسڵمانên شنگالەیە دەبێژە بەvê ڕێز و قەدرا ئێزدی لەمە دەگرن دمها ڕەمەزانێدا ئەم gelek kêf xweş dibin û xweşiya viyana me bi hevdû bitir lê dihêt. ئەمان وها ji duhî were Kurdê vê kampê de bisilmanê vê kampê de berheviya xwe dikin ji bo Remezanê yek ji wan insana cinarê me xwedan dikanî êzdî bû piştevaniya adisê malî feqîr û hejar kir ji Kurdê bisilman. Dîtina me pêkvejiyan hewya şingala. Kempa Kebertû lê parêzgeha dohokî hatiye binavkirin bê çadira pêkvejiyanê ji ber ku ayîn û netewên cuda têde dijîn bê cudahî. Wextê hilkeftên me yên bisirmana li vê derçêt bin beşdariyeke aktif êzdiya li gel wan tê tekirin taybet şekil li rêwrismên gêrana cejnê zêdebarî ku tazî û ew münasibatê te îtîbarê komelayetî têda hîn her du gelek rêzê ku dû dikirin û ferhenga pêkvejiyanê elhemdulillah zala li vê derê. Çawa di nexweşî û xweşiyan de li helkeft û yadên ayînîçî de Kurdên şingal bi misilman û êzdî waneyeke nêşa cîhanê didin ku jî yek netew û hevsozin bo xaka niştîman û cudahiyên ayînî wan ji yek dûr nakin. Meherşingalî Kurdistan 24 Kempa Kebertû. مامۆستا ڕافع ئەوەی بینیمان پێکەوەژیان لە یەکێک لە کەمپەکانی کوردستان جگەلەوەی کە پێکەوە ئەژین لە بۆنە و ڕۆژە تایبەتەکانیش هەر پێکەوەن جەژنەکان پێکەوەیە کۆبوونەوەکانیان پێکەوەیە پێکەوەژیان چەندە لێبوردەیی و خۆشەویستی لەناو کۆمەلگە زیاد دەکاتیان چەندە هۆکارە بۆ ئەوەی کە لێبوردەیی و خۆشەویستی لەناو کۆمەلگە هەبێت بەڕاستی پێغەمبەری خوددا ئێمەی فێر کردو عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەی ئێمە بژین ئەگەر ئێمە لەگەڵ غەیرە موسڵمان بژین ئیتر لەوانە بێگومان موسڵمان لەسگەر موسڵمان ئەژیتن بەڵام باز بکەم کە موسڵمان لەگەڵ غەیرە موسڵمان پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە مەدینە ژیاوە مەسیحی تێدا بووە یەهودیشی تێدا بووە بۆ کەسیش نەبووە تەعەدایان لێ بکە باشە بۆ کەسیش نەبووە تەعەدایان لێ بکاتن کە پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات سنووری بۆ موسڵمانان دانەبوو کەەوە تەعەدایان لێ نەکەن باشە کۆمەلگا پێکەوە ژیان هەبێتن زۆر گرنگە بۆ نمونە بەڕێستان باسی جەژنەکانتان کرد باشەکەەوە ساڵانەکەەوە شتێکەوە زۆر باس ئەکرێ جەژنە پیرۆزە بۆ نمونە لە جەژنی مەسیحیەکان جەژنە پیرۆزان لێ بکەین ئەنە ئەمە زۆرێک لە زانانی سەردەم و فتوان دەوە فەرمونە دروستە بوو پێکەوە ژیان دروستە وەکو باسم کردن کە بیر و باوەڕەکەم بۆ نمونە بشم بە کەسێک مەسیحی بڵێم جەژنە پیرۆزی لێ بکەم بۆ ئەوەی پێکەوە ژیان دروست بێ باشە بۆ ڕێزی لە ئینسان لە مرۆڤاتی بگرم ئەمە ئەوە ناگەینێکەوە من با بیر و باوەڕم وەکو بیر و باوەڕی ئەو بێ یاخود ڕازی بم بە بیر و باوەڕی ئەو نانە ئەوش ڕازی نی بە بیر و باوەڕی من بەڵام من کە جەژنە پیرۆزی لێ ئەەکەم بۆ ئەوەی پێکەوە ژیان هەبێ لە کۆمەلگا پێکەوە ژیان هەبێ ئەگە کۆمەلگایەک پێکەوە ژیان نەبێ ئەو کۆمەلگا چی لێ دێت تەفروت و نەبێ ئەو کۆمەلگایە پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام کە هاتە مەدینە عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەندە خەڵک لە دەوری کۆبوونەوە لەسەر چ بنەمایە کۆبوونەوە هەموو لەسەر خۆشەویستی بوو لەسەر تەعایشە ئەگەر پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام کەسێک باید تند باە خۆشەویستی لە لای نەبایە کەس لەگەڵی ناما خی گەورە دەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەگەر تۆ کەسێک تند باە ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە کەس لەگەڵ ناما بەتێنێ ئەمە بەڵام چونکە پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام داواکەی بۆ خۆشەویستی بووە ئەو کاتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ماوەیەکی کورتە
ماوەیەکی کوردە ئەو هەندە خەڵک شوێنکەوتووی بوون تا ئێستاکەوە بە ملیار و قسوور عەدەدەکەی بە تەواوەتیەوە. باشە بۆ نمونە جیاوازی نێوان ئەو ئاینانە ئێستا لە کوردستان و لە عێراقش بەگشتی زۆرینە موسڵمانە. ڕێزگرتنی ئەوان با بڵین ئاینەکانی دیکە چەندە ئەرکە لەسەر موسڵمان بۆ نمونە بەو چاوە سیر نەکرێکە ئەو کەمینەیە یان ئاینەکەی کەمترە وەکو مرۆڤێکی ئاسایی سیر بکرێت. ئەگە بگرن بۆ قورئانی پیرۆزخوای گەورە دەفەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين. کاتێ خوای گەورە دەفەرمێ خوای گەورە نهيتان ليناك ريغريتان ليناك إن الله لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين أوانيك وشرطا نقلناك نسر دينا لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم إن جادر بدرتان ناكن أن تبروهم تاكب كم برانبريان باشا وتقسطوا إليهم ذات برور من لقليان إن الله يحب المقسطين. أخوي قول لا أتك ترى يا أيها الناس إنا جعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. كأخوي قول مسلماني دروس كردوه يزيدي دروس كردوه مسيحي دروس كردوه يهودي دروس كردوه وزردشتي دروس كردوه بو أو يكتر من أصلا ويتعارف دروس ببي باشا بو أونات والشر بك اللي فكري خود طرحك برانبرت وري نقر إتر هیچ لەسەر مرۆڤ نییە لەم دنیا حساب لەگەر هیچ مرۆڤێک واتە هەر کەسێک بەر موسڵمانێک بەو شێوەیە ڕەفتار بکات بە چاکە بۆی هەژمارەکرێت بەتەکید بێگومان بە چاکە نەکەر یەک چاکە لە زۆر لە یعنی لەبەر ئەوەی چاکە بۆی ئەنووسرێ قورئانی تەطبیقی قورئانی کردووە لە شوێنێکی ترە چاکەی بۆ ئەنووسرێ لەبەرەوەی ئیسلامە جوانەکەی جێبەجێ کردووە یعنی لە چەندین ڕەوانگە چاکەی بۆ ئەنووسرێ باشە ئیتر ئەم جۆرە ئیسلامە دەبی وە ڕابگەیەنێ بۆ ئەوەی بژین. باشە زۆر جار لە کۆمەڵگەی ئێمە هەیە هەمووی موسڵمانە ئەوەی کە بۆ نمونە ئەو قسەیە بەرامبەر بە یەکە کات هەندێک جار ئاینی دیکەش نییە با بڵین لەبەرەوەی بە ڕۆژوو نابێیان لەبەرەوەی نوێژ ناکایان لەبەرەوەی بیر و باوەڕێکی هەیە کە پەیوەندی بە خۆیەوە هەیە بۆ نمونە لای خەڵک خۆشەویست نییە یان وەکو کەسێکی ئاسایی سیر ناکرێت ئایامە دروستە کە کەسێک چووە ئەی هارون ڕەشید زۆر بەتوندی زۆر بەتوندی گوتی اتقی الله لەخوا بترسێ ئەوە مژگاری دەکاتن تی وەرە دانیشە تی وەڵی من چەند تاغی بم لە فیرعون تاغیتر نیم تۆش چەند تەخوابی لە موسا تەخواتر نی ئەوەتە خوددا فەرمان بە موسا ئەکە وبە هارون اذهبا إلى فرعون إنه طغى فقولا له قولا لينا بڕۆنە لای فرعون کەسێکی تاغی بووە باشە بە قسەی نەرمونی قسە لەگەڵی بکەن ئەمجا پرسیاریان لە بانخوازێکی مسری کرد کەوا بانخوازێکی گەورەیە لێیان پرسی گوتی حکمی ئەو کەسەی کەوا نوێژ ناکە لای تۆ چییە طبعا باسی ئەوانەی کەوا نوێژ ناکەن باسێکی درێژە بەڵام مەبەستم لەسەر ئەوەی کەوانی نوێژ ناکەن گوتی حکمی ئەوەیە چی دەستی بگری نەسیحەتی پێی ببێ بۆ مزگەوت لەسەر موسڵمان تەنها نەسیحەتە وما على الرسول إلا البلاغ إنجا بلاغك بتني نابي مبينيش به كسانة كان دين بلاغ كان بلا مبين أو كتكون أحبار دبن دبي بلاغش به مبينيش بتر رابجينه لقر راقادن بجواني رابجينه باشكراي بروني رابجينه كسك دو كتاب أخيونيتن باشا دو كتاب أخيوني ياخد تماشي دو سيدي دكاتن لا فيسبوك لا فيديو لايف اكات وفلان كافر وفلان مرتد وفلان نيوجنا كذا بيبوكجري ومرتد يتر خلق اكوجا فكيف خوي بناو دين كوتوا وهذا زاني هر او اسانه بمشيوه اما وهذا كاتن خلق لبر الاسلام رابك حقته نخير نابتو بتون دي برا بكسك بلي برونو يجبك نابي رقيشت لي بيتها رقد لا افعالي باب رقد لا افعالك بيتها بل خذي الشخص كنابي لبرای مرۆڤ دەبی ڕێز لە مرۆڤاتی بگرێ ئەگەر ڕقی لێ بێتەوە چی باش نییە لە ئەو دەزانین نیشانەی چییە ئەوەی کەوا ڕقی لە کەسێک بێتەوە کە نوێژ ناکە ئەوە دیارەکە لە دین تێنەگەیشتووە ئەگەر لە دین تێگەشتووە ناکە بۆ لەبەری خوددا منی مکەلەف نەکردووە کەوا ڕقم لە کەسێک بێتەوە کەوا نوێژ ناکات منی تەکلیف کردووە کەوا نەسیحەتی بکەم ئیتر نەسیحەتی وەرگرت یا ئەهلەن وەسەهلەن ئەگەر نەسیحەتیشی وەرنەگرت ئەوە خوای گەورە محاسەبەی ئەکا محاسەبە لە دەستە من نییە باشە نمونە هەیە لە ئاینی ئیسلامە بۆ نمونە کەسانێک هەبن هەر لە سەردەمی هاتنی ئاینی ئیسلامەوە ئەگەر نمونەی زیندوو هەبێ باسی بکەی بۆ نمونە ڕقی لە هیچ کەسێک نەبوو بێت و
هەموو مرۆڤەکانی وەکەوەی کە خۆیان هەن قبول بوو بێت بەبەستمەوە بزانم کەس ئەتوانێ وابێ ڕقی لە هیچ کەسێک نەبێت. پێغەمبەری خوددا عەلەیهی سڵام وا بووە کاتێک پێغەمبەری خوددا عەلەیهی سڵام چوە تائیف بۆی دعوە بکات لە تائیف لێ بەربارانیان کرد کاتەوە سەحابەکان فەرموون ئەی پێغەمبەری خوددا دوعان لێ بکە ئەوانە ئیتر لە ڕێوەتەکان هاتووە خوێنی سەری پێغەمبەر عەلەیهی سڵام لەگەڵی قاچی تێکەڵێک ببوو پێغەمبەری خوددا دەستەکانی خۆی بەرز کردووە فەرمووی اللهم اهدی لقومی فإنهم لا يعلمون خوددا هیدەتی قەومەکەم بدە چونکە ئەوان نازانن ئەگە بزان ئیمان دێنن مەلەکاتێکە بەردبارانیان کردووە ئەو دەفەرمێت چه پێغەمبەری خوددا دەفەرمێ ڕجام وایە لە ئەسڵابیان لە پشتیان کەسانێک دەربچن باشە خوای گەورە بپەرستن شەریک لە بۆ خوای گەورە قەرار نەدەن ئیتر لەم خۆشەویستە زیاتر هەیە بۆ مرۆڤەتی تۆ کەسێک بەردباران بکەی ڕەجمی بکەی بەبەرد باشە اینجا دوعای خێریشان بۆ بکەی دەبێت نمونە لەوە گەورەتر هەبێکەوە دەبی مادەم ئێمە پێغەمبەرمان خۆش ئەوێ دەبی شوێنکەوتوی وەکو پێغەمبەر بین عەلەیهی سڵام بەم شێوە ڕەفتار بکەین لەگەڵ موسڵمانە غەیرە موسڵمانیش. باشە لەسەر ئەوە پرسیار بکەم زۆر جار جۆمان لەوا بێت ئەڵێ ئەو هەڵەیی بەرامبەر کردوم یان ئەو خراپەی بەرامبەر کردو من ئەیەمە دەستخوا حەقی لێ ناکەمەوە پاداشتی ئەم کەسە چییە؟ لە صحیح مسلمە هاتووە پێغەمبەری خوددا عەلەیهی سڵام وسلام دەفەرمێ رجلان جثيا بين يدي رب العزة تبارك وتعالى دو بياو لسر أجنو أكون لروج قيامة لبر محكمة خويا پروردگار يكين الله پروردگار حق من برا كم مرقرة خويا جورا بي دفرمي برو شاكا كاني بابا ضلي پروردگار هيت شاكي كم نماوا دفرمي پروردگار گناه كاني مني بي باوي سار خويا جورا دفرمي باشا أو كفر بدن يجنم تسود بوتو هي دا خوي قرب فرماني بيا كذا رسري خود برس كسري خوي برز اكاته وند كوشكو ترى ابينا ده بهشته علي پروردگارم بوچو پیغمبريك بوچو صالحيك تي بو او كسيك وحقي بدا علي پروردگار چي حقي لايه علي تو حقد لايه علي كو علي لا لي برديتو لبراكت ولا براكت ببوري او ابيت حقيتي باشا امان بي علي كوا هلا دنيا بيش قيامتها إما اللي بردبين دوای پیغمبر علیه الصلاة والسلام ديان مواقف هبوا لجياني پیغمبر علیه الصلاة والسلام كوا لجياني پیغمبر علیه الصلاة والسلام ازيتي داوا بون مناكسك هاتوا پیغمبری خدا بکوجی علیه الصلاة والسلام پیغمبری خدا طواف کعبه اکرد کسك خوی نزیه کرد بوی بکوجی بوی تیروری بکات طب بو 13 جا لرواتك 18 جا پیغمبری خدا علیه الصلاة والسلام روايتكان يتر روايات بهجدة جاري شاتوا بيغمبر عليه الصلاة والسلام لمحاولة تيرور قرتاري بوا لهمو كاتكانش بيغمبري خدا لياني بردوا لبردبوا برامبريان أزاد يعني كروتي برون باشا كساني كان هندي جار أولا كوملقي إيما زور لبروي زياتر كاربا تقاليد وعادة تكريم بۆ نمونە کەسانێکان لێبوردن دەوروبەرەکەی بەتایبەت لە ڕەنگە ئەمە زیاتر لە ناو پیاوانە هەبێت لێبوردە بێ بەرامبەر کەسێک بەڵام پێڵێن ئەوە دەترسا داتوانێت حەقی خۆی لێ بکاتەوە یان بۆچی تۆ وەکو ئەو نیت یان بۆچی کاردانەوەت نییە بۆ ئەمە هەندێک جارەمەوە کات کە با بڵێن کێشە دروست ببێ شەڕ دروست ببێ یان هاندەرێک هەبێ بۆ شەڕ و کێشە لە کۆمەڵگا ئەم کەسانە تاوانبارن حتما هەر کەسێ بێتە هۆکاری کێشە و نەهامەتی و کێشە و ئەم جۆرەشتانە بێگومان تاوانبار ئەبێ گوناهبار ئەبێ گومان لەوە دانیە ئەوە دوو کەس لەسەر اختلافنی لەسەرەوە هەر کەسێ بێتە سەبەبی کێشە ئەو کاتە گوناهبار دەبێت لەبەر ئەوەی تۆ زەرەر و زیان بگەینە ماڵێک یاخود بنە ماڵێک جاری وا لە بنە ماڵێک ئەبێتە بەرەباوک و عەشیرەت باشە بەس جاری وا بە سەبەبی یەک قەسە هەر چ تاوانێک بکرێ لە مەڵی ئەویشە ئەوەی کەوا فتنەکەی دروست کردووە ئەمە لە ئیسلامە مقرڕە باشە چی بکرێت بۆی باسی چەند خاڵێکت کرد کە بەڵام بەگشتی بین باسی خەڵک بکەین یان لەناو خەڵک هەر تاکێک لای خۆیەوە بۆی ئاشتەوایی لە کۆمەڵگای جانی لێبوردەی خۆشەویستی زیاتر بکات ئایا تاک بەتەنیا پێی ئەکرێ بێگومان یەک کەس پێی ناکرێ بەڵام ئەتوانن مەسەڵەن چەند کەسێک بە ئەگەر ئیسلامی ڕاستەقینە بڵاو بکرێتەوە چەند کەسێک دەتوانن ئەم شتانە بکەن بەس کە تاکێک بەتەنی ناتوانێت بێگومان تۆ یەک کەس بەتەنێ لەناو کۆمەڵگایەک تۆ تەغیرت پێ ناکرێتن
لە کاتێککە غەرق بووینە لە ڕق و قینە و تاکێک بەتری هەر هەڵبستێتن خۆشەویست بڵاو کاتە و خەڵک تازە فێرە خۆشەویست بکەن نا حتمما بەڵام چەند کەسێک دەتوانن بگەڕێنەوە سەر قورئانی پیرۆست ئەو خۆشەویستێکەوە لە قورئان و لە ئیسلام هاتووە بڵاوی بکەنە بۆ ئەوەی خەڵک چونکە لەبەر ێکە شتێک لە ئیسلام بوو حتمما زیاتر کاریگەری هەیە لەسەر خەڵکە ئەگەر ئیسلا خۆشەویستەکەی لە ئیسلام بڵاو بکرێتەوە چەند کەسێک بن ئیتر سەبر بەرەبەرە ئیتر زۆر ئەبێتن بە پێی مروری زەمانش ئینشاءالله خۆشەویستی بڵاو ئەبێتەوە خۆشەویستی لە ئاینی ئیسلام تەنیا بەو جۆرە باسکراوە بۆ نمونە لە کۆمەڵگەی خۆمان کەوا تێگەشتن خۆشەویستی تەنیا پەیوەندی بە کوڕ و کچێکەوە هەیە بەڵام منەمەوێت لە ئاینی ئیسلام باس بکەیت خۆشەویستی بەواتای چی یان ئایا تەنیا پەیوەندی بە خۆشویستنی کوڕ و کچێکەوە هەیە یان لەوە گەورەترە حتمما نەخێر بەداخەوە خۆشەویستی ئێستا بینێ کوڕ و کچ هەر خۆشەویستی نییە ئێستا هەموو ئیتر لە بەرامبەر یەکتر ئەو عاد بەوە دەدەتەوە با پرسیارەکەەوە بکەم مامۆستا ئەو خۆشەویستی لە ئاینی ئیسلام ڕێگەی پێدراوە کامەیە لە بینی کچ و کوڕ مەبەستە مەبەستم کوڕ و کچ بەڵێ و خێزانیش و دواتر با بڵین لە ناو تاکەکان خۆشەویستی بە گشتی لە ئیسلامە مقڕڕ ڕێ پێدراوە بەڵام ئەگەر لە بین و کچێک و کوڕێک ڕوویدا خۆشەویستی ئەو کاتە چەند شتێک نابێ بکەن ئیتر خەڵوە لە بینیان نابێ بکرێ ئیتر تەلەفۆن و ئەم جۆرەشتانش نابێ بکرێ بۆ ئەوەی چونکە ئەمە ڕێگە بۆ فاحشە ئەباتن ئەمەش لە شتێکمانە پێ لە سەد و طەریعە ئەمە دەبی لە ئوسولی فقه دەبی ڕێگە لێ بگیرێتن کەوان نەیکەن باشە بەڵام وەکو خۆشەویست ئەگەر ڕاست بکە خۆشی دەوێ ئەوەندە وعدی پێ نەداتن ڕاست ئەکە خۆشی دەچ بەسەر داخوازی بۆ ئەگەر کەسێکی خۆش بێت چ ڕێگریەک هەیەکەوە بچێتە داخوازی بۆ ئامۆژگاریش بۆ باوکی کچەکان کەوا زۆر شتە ئەم ڕوو ئەداتن کەوا دەزانێت کچەکەی کوڕێکی خۆش ئەو ئینجا نایداتێ ئەمە زۆر هەڵەیە ئەو کاتە تووشی کارەسات ئەبن یاخود ئەوەتە کچەکە زۆر جار نەکتەنها لە کوردستان لە غێری کوردستان زۆربەی دابوونەریتەکانی ئێمە زۆر جارەوترەوە لە ئاینەوە سەرچاوی گرتووە بەڵام ئەوە لە کێوە سەرچاوی گرتووە ئەو نمونەی کە باست کرد بۆ نمونە کە باوکەکە زانێ کچەکەی کەسێکی خۆشێ و ڕوو هەیە شتانە ئەی بۆ دەبێن فلانە باوک فلانە کچی و کچەکەی خۆ کوشت بۆ لەبەر وەڵا علاقی هەبوو لەگەڵ کوڕێکی ترە واقعی ئەمە ڕووی داوە باشە نا ئەگە دەزانی خۆشت ئەوێ هەر بۆ ئەو باشە بیدێ هەر بۆ ئەو باکە بزانی بین و پەیوەندی خۆشەویستیە لە بینیان ناوەڵ هەر بۆ ئەو باشە بیدێ باشترە نەکس و بینە بیدەی بە کەسێکی تر ئەو کاتەیە دانەنی شەیتر ناکۆکی لە بینیان دروست بێ ئیتر مستەقبەلی کچەکە شتێک بدەی ئیتر لەوانەیە شتی گەورەتریش ڕوو بدە لە لانەی کچەکە و لە ناو کوڕەکەشەوە باشترە بیدێتە باشترە کاتەکەمان بەرەو کۆتایی ڕوا زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە ئایا گردن ئازایی و لێبوردەیی و خۆشەویستی هەڵبگیرێت بۆ جەژن چونکە زۆربەی کۆمەڵگەی ئێمەوان یان ئەتوانن لە ئێستاوە دەست پێشخەر بن و لێبوردەیی و خۆشەویستی لە ناو کۆمەلگە لە مانگە بە تایبەت بڵاو بکەنەوە ناوەڵ هەر ئێستا هەر هەمومان ئەوەی کە بینارانداوە لە بینارەش دەکەم هەر ئێستا ڕقینێک هەر کەسێکیان لە دڵدا هەر ئێستا بڕیار بدەن کەوا لێیان ببورن کە بینی تەواویتر لێیان ببورن برێ من لێتم بورتەوە هەر لە ئێستاڕە باشتر هەر چەند زوو بێ باشترە باشە مامۆستا ڕافع خەتیب پێشنێژ و تاخێن سپاس بۆ ئامادەبوونێت دەستخۆش هەر تایبەت بە پێکەوە ژیان هەرچەندە پاکستانیەکان لە 2 ڕۆژ و هەندێکیان لە 3 ڕۆژی جیا بە ڕۆژوو بوون بەڵام جەخت لەوە دەکەنەوە کە جیاوازیەکان هەرچیەک بن دەبێت ئامانجی یەکەمیان لە یاد بێت کە خواپەرستیە راپۆرتێکی تایبەت لەم بارەیەوە دەبین میلیۆنان پاکستانی بە گەرموگوڕی پێشوازی لە مانجی ڕەمەزان دەکەن بەڵام دەستپێشی ڕەمەزانی ئیمساڵیش گشتگەر نەبوو سوننە و شیعەکانی پاکستان لە 2 ڕۆژی جیا دەستیان بە ڕەمەزان کردووە ئەوەش دیاردەیەکە لە نێوان موسڵمانان دووبارە دەبێتەوە پاکستانیەکانیش دەڵێن گرنگ ئەوەیە هەر تاچێک گرنگی بە کاروباری تایبەتی خۆی بدات رمضان کا مہینہ ہمارے لیے اللہ پاک نے بڑی رحمت کا بھیجا ہے مانجی ڕەمەزان دیاری خوددایە دەبێت ئێمەش زیاتر گرنگی بە خۆمان و کاروبارمان بدەین ئەوم پێ گرنگە ئێستاش هاتوومەتە بازار خەجلە و پەیوانی بکڕم اور ایک پینی لینے آئے تاکہ سیری کا انتظام ہو سکے بس پاکستانیەکان ئاماژە بۆ ئەوەش دەکەن کە مانجی ڕەمەزان وەک مانگەکانی تر نییە ئەوانە مانگە بە مانجی نوێبوونەوەی جەستە و هزر و باوەڕ لە قەڵم دەدەن دەشڵێن جیاوازەکان هەرچێک بن
ئامانجەکە هەر یەک شتە. پێم باشە لەم مانگە مرۆڤ حەزەکانی وەلا بنێت و بە خۆیدا بچێتەوە و خەڵکیشی لە یاد بێت هاوکاری هەژاران بکات ئێمە بەبێ خەڵکی تر گرنگیمان نییە. دووشەممە بەشێک لە پاکستانەکان بە ڕۆژوو بوون بەڵام حکوومەت سێشەمەی وەکێکەکەمی ڕۆژی ڕەمەزان دەستنیشان کردبوو. پاکستان بەوە ناسراوە کە خەڵکێکی ڕژدن لە دینداری بەڵام کێشەی جیاکاری ئاینیش لە وڵاتە بەربڵاوە. پاکستانەکانیش پێیان وایە سەرڕای جیاوازەکان دەبێت لەگەڵ یەک باش بن چونکە ئامانجی هەمویان هەرخواپەرستیە. یادگاری ئیسماعیل، کوردستان 24. دەچینە تەوەری و بابەتێکی دیکەی پاشیف کە باس لە بابەتێکی تەندروستیەکەین بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە یان دەرمانیان هەیە و ئەبێت بیخۆن لە مانگی ڕەمەزان کاتەکانی ڕێکخستنی دەرمان یان ئەو کاتانەی کە خواردن ئەخورێت یان هەندێک کەس هەیە پرسیاریان هەیە لەبارەی چۆن دەرمانەکانی خۆیان بخۆن و ڕێکی بخەن لەگەڵ دووژەم خواردن لە مانگەیان لە کاتەکانی شەودا. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆر شوان عەبدوڕەحمان پزیشکی دەرمانساز ئامادەیە. دکتۆرم کاتت باش، زۆر بەخێر بێت. باشتر، زۆر سپاس. ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر حەبوو دەرمانەکانایەت چ جۆرە دەرمانێکە کە ئاساییە کاتەکانی گۆڕانکاری بەسەردا بێت و دواترش دینە سەر ئەو جۆرانەی دیکە کە بۆ نمونە و کەسانە ناتوانن کاتەکانی دەرمان خواردنیان بگۆڕن. سەرەتا باسی جۆری دەرمانەکان بکەین. بەڵێ، ئێمە بە شێوەیەکی گشتی دوو زۆر دەرمانمان هەیە کە نەخۆش بەکاری هێنەیەکیشان زۆری بەردەوام ئەوانەی نەخۆشە درێژخایانەکانیان هەیە وەکو نەخۆشی شەکر و بەرزی فشاری خوێن. بەشی شترەوەیە کە بۆ ماوەیەکی کاتی نەخۆش لە کاتێکا بەکاری هێنێ وەکو هەوکردنی گورسیلەکانە یا هەوکردنی قورگە یا هەوکردنی سینگای هەر نەخۆشیشی ڕۆماتیزمە. ئەوانە بە ژێرەی زۆری نەخۆشەکە ئەتوانێت دەرمان ئایا 2 یا 3000 وەربگیرێ. خۆشبەختانە ئەوانەی کە بۆ نەخۆشیە درێژخایانەکان هەن بە تایبەت نەخۆشی شەکر یا فشاری خوێن ئێستا زۆر جیاوازی دەرمانمان هەیە. ئەوانەی کە بە نەخۆشیە درێژخایانەکان بەکارن زۆربیان 1 تا 2 جارە. لە زۆرە کۆنەکان زاری وا هەبوو 3000 4000 ئێستاش هەیە دەرمان هەیە ڕۆژی 3000 یا 4000 پێویست پێ بێ نەخۆشەکە. بەڵام لە نەخۆشیە درێژخایانەکان زۆربەی وایە 1 یا 2 جار. هەندێکیان وایە بە تایبەت نەخۆشی شەکرە لە بەیانیان نەخورێ پێشنان هەندێ زۆری دەرمان هەیە. ئەوە بە تەکید ئەبێ گۆڕانکاری تێدا بکرێت چونکە ئەو زۆرە دەرمانانی کەوا لە پێش نانی بەیانی ئەخورا کاتی خۆی نیۆڕیان نانی ئەخوار زیاتر خواردنی وەرەگرت. بەڵام ئێستا کە بەیانیان بە ڕۆژوە و لە پاشیوان وەریەگرێ ئەو زۆرە دەرمانانە بۆی هەیە بە ڕێژەیەکی زۆر شەکرەکەی دابەزێنێکەوە خۆش دەزانی ترسناکترین شت دابەزیێنی شەکرە بۆیە ئەکرێ بیکاتە ئێواران بە ژێرەی زۆری دەرمانەکە ئەوانەی کە پێشنانن ئەکرێ بیکاتە ئێواران لە بەیانیان وەریەگرت و هەندێک زۆری تریش هەیە ڕۆژی 2000 وەریەگرت لەبەرەوەی ئێستا شەکرەکەی زۆر دابەزی ئەکرێ بیکاتە 1 جار. ئەوە لەخۆیەوە ئەتوانێت ڕێژەی شەکر نابێ سەدانی پێش ڕەمەزان سەدانی پزیشکی سپۆری خۆی بکات چونکە ئەگەر سەدان نەکە و هەروە پێش ڕەمەزان بەکاری بێنێ ڕاستی کارەساتی لەکەوێتەوە چونکە لە پێش ڕەمەزان ئەو دەرمانانی وەرگتووە کە ڕێژەیەکی زۆری کاربۆهایدرێت و خواردنی وەرگتووە کەسی ئێستا ئەو ڕێژەیە کەمە بێتەوە لە هەمان کات لەسەر هەمان دەرمانیش بەردەوام بێ نابێ. باسی شەکرەت کرد ئەو جۆرە نەخۆشیی کە زۆر گرفتی بۆ دروستە بێت لە مانگی ڕەمەزان چییە؟ شەکرەیە یان نەخۆشی تریش هەیە؟ بە زۆری نەخۆشی شەکرەیە لەگەڵ فشاری خوێن و نەخۆشی درێژخایانی گورسیلەکانەکەەوە ئەگەر باسی هەرسێکیان بکەین چۆن کاتەکانی نەخۆشی یەکەمیان نەخۆشی درێژخایانی گورسیلە ئەوەی کە پێڵێن سست بوونی کلیەکان ئەوە ئەکرێتە سند قۆناغێک قۆناغی 1 و 2 و 3 تامان قۆناغی یەکەمیش لە هیچ قۆناغەکان نەخۆش ناتوانێت لەوە بە ڕۆژوو بێ لەبەرەوەی کلیەکەی سستە ئەگەر بێت و بۆ 12 ساعتیان 10 ساعت ئەو نەخواتەوە کلیەکەی سسترە بێ و کارەساتی لەکەوێتەوە لە مەرحەلەکانی تریشەوە هیچ بە هیچ شێوەیەک ناتوانێت نەخۆشی ئەگەر بە ڕۆژوو بێت چی؟ ئەگەر بە ڕۆژوو بێ زیاتر بنومنە ئەگەر لە مەرحەلەیەک بێ احتیمالە بچێتە مەرحەلەی دووەم کلیەکان سستبوونی کلیەکانی کەواتە ناتوانێت بە ڕۆژوو بێ. ئەوە کۆمەڵی دەرمانیشی هەیە
سەڕای ئەوەی کە دەرمانیشەیە نەک لە بەر دەرمانەکان لەبەر خودی نەخۆشیەکە ناتوانێت ڕۆژ بگرێ و ئەبێ بەردەوام ئاو بخواتەوە و دەرمانەکانی بە مەزبوطی وەربگرێت کە دەرمانێکی زۆری هەیە و پێویستی بە ئاوە. زۆری دووەمیان نەخۆشی شەکرەیە. نەخۆشی شەکرە ئەگەر لە بەرگورچیلەکانی نەبێ بە هەمان شێوە باش ڕۆژبوون باشترین چارەسەرە بۆ شەکرە. بۆیە شەکرە نابێتە ڕێگرێک لە بەردەم ڕەمەزان لە هەندێک زۆر لە زۆری دووەمی کە شەکرەکە کۆنتترۆلە بەڵام هەندێکیان هەیە کۆنتترۆل نییە و کۆمەڵە نەخۆشیێکی تریشی لەگەڵ ئەویان جیاوازە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە شەکرەکەیان کۆنتترۆلە بە حەب واتە بەبێ ئەنسۆلین کۆنتترۆل کراوە ئەو ئەکرێ بە ڕۆژوو بێ و بگرە ڕۆژەکە زۆر سوودیشیە بێ ئەگەر لە پێش ڕەمەزان پێویستی بە 3 دەرمان بوو بێ بۆ کۆنتترۆلکردنی شەکرەکەی لە ڕەمەزان احتیمال لە پێویستی بە 2 یا 1 دەرمان هەبێ. بەڵام کە باسشم کرد زۆرەکانی دەرمانی شەکرە زۆرە نەخۆشمان هەیە 3 زۆر دەرمان وەرەگرێ ترسناکترینیان ئەوانن کەەوە لە لای نەخۆشوە باوە پێشنان ئەخورێ ینی سەرفۆنی لیوریا و ئەوانەی کە لەسەر دەردانی ئینسۆلین ئیش دەکەن دەبنە هۆی زیاد دەردانی ئەنسۆلین هەندێک دەرمان هەیە وەکو گلیمکلەماید و گلیم پراید و گلیکلازاید ئەوان ئەگەر بێت و لە بەیانیان بخورێ و نەخۆشەکەش بە ڕۆژوو بێ لە سەتادەی نەخۆشەکان بۆ هەیە تووشی شتێک بێ پێڵێن هایپۆگلایسیمی یعنی دابەزینی ڕێژەی شکل لە 7 لە 6 کەمتر کەوا بێ ئەگەر زۆر بە فەوری بە زووی چارەسەر نەکرێ ئەبێتە هۆی لە دەستدانی ژیانی نەخۆشەکە بەهۆی ئەوەی کە شەکر بۆ مێشتی ناسێ بۆیە ئەبێ ئەوە پێش ڕەمەزان زۆر بە وریایی لەلایەن پزیشکی خۆی گۆڕانکاری بەسەردا بکرێ. باشە ئەتوانێت جۆری دەرمانەکەی بگۆڕێ بۆ نمونە بیکا بە دەرزی بۆی بتوانێت بە ڕۆژوو بێت پێویست ناکات چونکە دەرمانی تر هەیە زۆر سەلامەترە دەکرێت ئەو دەرمانی کە لە بەیانی وەرەگری بیکاتە ئێواران یا هەندێک جار هەندێک پزیشکی پسپۆر بۆی کەمەکاتەوە دەرمانەکان چونکە بە ڕۆژووە بێ ئەو دەرمانەیە کە لە بەیانی وەرەگر ئێواران وەرەگرێ یانیش ئەگەر 2 دەرمانە بۆ یەکا بە 3 ئەیکا بە 2 یان 2 ئەیکا بە 1 کەمیەکاتەوە بە ژێرەی ئەو ڕێژەی کاریگەری لەسەر چارەسەریەکە نابێت نەخێر نا چونکە باڵانسە نەخۆشی شەکرە باڵانسە لە بینی لە نێوان وەرگرتنی خواردن و وەرگرتنی دەرمان نەخۆشەکە 10-12 ساعت دەرما هیچ خواردن وەرناگرێ کەواتە شەکرەکە لە چی یعنی ئێستا ئاخر دیراساتی علمی نەخۆشی شەکرە ئەگەر بێت و کەسەکە ڕۆشنبیریەکی تەواوی خۆراکی هەبێ هەر پێویستی بە دەرمان ناکە لە زۆری دووەمی نەک زۆری یەکەم چکە ئەمە 2 زۆر شەکرەمان هەیە زۆرێکیانەوەی لە مناڵی و دروستە بێت زۆری یەکەمە ئەبێ دەرزی ئەنسۆلین بەکاربێنە و بەردەوام هیچ چارەسەری ڕۆشنبیری لە چیە هەبێت لە چۆنیەتی ڕێخستنی ژەمەکانی خواردنی ئەتوانی بە کوردی بە کورتی بەڵێ باسی بکەی کەمکردنەوەی ئەو خواردانەی کە کاربۆهیدرێتیان تێدایە وەکو ئەوانەی لە گەنم دروست دەکرێت بە شێوێکی گستی نانە گەنمە ساوارە و زائیدەن برنج شیر نەمەنیەکان بە هەموو شێوەیەکەوە ئەو شتانی کە تامی شیرنی لێدێ بە شێوێژی گشتی زیاتر بەلای پرۆتینات تا بڕوە وەکو گۆشت و ماسی و بقولیاتەکان وەکو پاقلە و زیاتر سەوزەوات تەماتە و باینزان و کوولەکە و ئانە بەلای ئەوەیە بڕوە چارەسەرێکی 100% نەخۆشی شەکرەیە کۆنتترۆل چکە ئێمە تەجروبەی زۆرمان هەیە لە کوردستانیش و لە حەسەب گایدلاینی عالەمی کە دیراساتی عالەمی لەسەر لە هەموو ئەمریکا و ئەوروپا یەکەم چارەسەری نەخۆشی شەکرە بە زۆری خواردنە زایدان وەرزشکردن و لە کوردستانیش خۆشبەختانە بینیمانە نەخۆشیوە هەبووە فەحسێکی شەکرە هەیە کە پێڵێن HbA1c ڕێژەی شەکر لەسەر خۆڕۆکە سوورەکانی خوێن کە لە ناو نەخۆشەکان وا باوە بە سێمانجی نەخۆشیوە هەبووە خۆی نۆرمالەکەی ئەگەر یەکێک نەخۆشی شەکری نەبێت لە خوار شەشە نەخۆشیوە هەبووە 11 بووە ینی زۆر بەرز بۆ کۆنتترۆل نەبووە 2 دەرمانیشی هەبووە بەڵام لەبەرەوەی خواردنی بە ناڕێکپێکی خوارد و ئەو خواردانەی کە خوارد و هەمی شەکرە هەمی کاربۆهیدرێتە هەر بەرز بووە دەرمانەکانیشی بەکارێنەوە نەخۆشی وە ئەنسۆلینیش بەکارێنێ هەر کۆنتترۆل نیە بەڵام کە هاتووە بەرنامەیەکی جوانی خۆراکی داناوە لە خلال 3 هەتا 6 مانگ ئەو فەحسە سێمانگیە کە پێڵێن HbA1c لە 11 بۆتە 5.5 باشەوە واتایەوە هەر شەکر نەخوات بە هیچ شێوەیەک دەکرێت زۆر کەمی بکاتەوە لە مەرحەلەی بیدایی هەتا کۆنتترۆلێک ئەکرێت زۆر کەمی کاتەوە ئەو ڕێژە کاربۆهیدرێتە کەم کاتەوە لەگەڵ یا وەرزشکردن زیاد بکە تەمان ئەوە ئەبێت لەژێر چاودێری پزیشکی پسپۆرا بێ ناکرێت لە خۆیەوە
دەرمانەکان تەرکا و شتیوە بەڵام بە گوێرەی کەمکردنەوەی ڕێژەی شەکرەکەی دکتۆرەکە تەکیت باشە دکتۆر نەتەنیا بۆوانی نەخۆشی شکرانەیە کەسی ئاسایی ئەگەر شەکر بخوا مەترسی لەسەری هەیە ئەگەر هەرنەی خوا باشترە بۆ تەندروستی ئەو خۆی ئێمە شەکر کە پێڵێن شەکر لە زۆر سەرچاوە خۆراکیەکان هەیە هەموو خواردانەی کە ئەخۆین بە ڕێژەیەکی زۆری شەکری تایە هەر خواردنێکی خۆین لە مەرحەلەکانی ئاخیری کە گۆڕانکاری بەسەرایە لە نەو لاشەی ئینسانە ڕێژەی شەکر هەدروستەکە حتا ئێمە میوەکان ڕێژێکی زۆری شەکریان تێدا خۆڵێن میوە شتێکی باشە بەڵام میوە ڕێژێکی زۆری شەکرێدا کەواتە ئێمە هەر چۆنێ بێنی وامان لێ نایەکەوە نەقسمان لە شەکر هەبێ چکە ماشەڵا خواردنەکان هەمووی بەشی خۆی شەکری تایە بۆیە ئەو زۆر خواردنی شەکرێ وای لێ ئەکاکە نەک هەر لە کوردستان لە هەموو جیهان ڕێژەی شەکری زۆر کردووە بۆیە چەند کەم بکرێتەوە باشترە و تعویز بکرێ بە پرۆتیناتەکان و لەگەڵ وەرزشکردنەکە زیاد بکرێ بەڵێ هەر تایبەت بە نەخۆشی و یان ڕێخستنەوەی خواردن و ژیانی ڕۆژانە و تەندروستی هاوڵاتیان پێشتر ئەوانەی کە خوێنیانە بەخشی بەهۆی ئەوەی لە کاتی ڕۆژدا بەڕۆژوو بوون بۆیە بە شەو خوێنە بەخشن و ئەو کەسانەی کە بڵین سەریان گرتووە یانەوێت کە خوێن ببەخشن لە ڕووی تەندروستیەوە هیچ گرفتێکیان بۆ دروست ئەبێت یان توش نابێت بۆ ئێمە ئەچینە لای پامنەرمان دیاری شێخە زانیاری زیاتر تایبەت بە ئەو هەڵمەتای خوێنبەخشین یان بانکی خوێنبەخشین لە شاری هەولێر دەخاتەوە. بەڵێ ئێمە ئێستا لە بانکی خوێنبەخشین هاوشێوەی بەشێک لە شوێنەکانی تر گۆڕانکاری بەسەر دەوامی ئەم بانکە هاتووە لەلایەن کارمەندەکانەوە ئەو کەسانەی کە دەیانەوێت خوێن ببەخشن خوێنەکەی خۆیان سۆتا شەوان بۆ پێی کە لە ڕۆژدا بەهۆی ئەوەی کە بەڕۆژون ناتوانن ئەو خوێنە ببەخشن لە کاتێکدا بەپێی شەرعی ژەما دروستە لە ڕۆژدا خوێن بدە ڕۆژوەکەش ناشکێ بەڵام بەوەی کە دکتۆرەکان ئاماژەی بۆ دەکەن گێژ دەخۆن زەختیان دادەبەزێ بۆیە ناکرێ وەک دەبینێت لە شەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هاتوونەتە ئەم بانکەوە بوو ئەوەی خوێن خۆیان ببەخشن لێرەش پرۆسەکە بە چەند شێوەیەک بەڕێوە دەچێت یەکەم جار ئالێرە ناوی خۆیان دەنووسن دواتریش لە ژوورێکی تر پشکنینیان بۆ دەکرێت ئەوەی کە هەیە ئەم ژوورە یەکەم جار یەکەم پرۆسەیە کە دەست پێ دەکات بزانام لەم ژوورە چیان بۆ دەکرێت سڵاوتان لێبێت ئەگە بەڕێستان پێ بڵێ یەکەم جار چیان بۆ دەکرێت لێرە کاکەوانەی کەوا دێن یەکسەر کە خوێنە دەنبێرە یەکەم جار هەوی شتیان لێ وەرەگرین لە کۆمپیوتەرەکە دێن ئەگەر کێشێکی شوانە بێتن ڕەوانە فۆرمی دەکەن و دوای دەچێت بۆ هیماتۆلۆژی کێشەکان هەندێک کێشی خستەخانی خۆمان هەیە ینی ناتوانێت خوێن بدەن ئەگەر پێشتر خوێنی دابێتن بە فلترات و بە ڤایرۆسات بۆ شتان تێپەڕێوەکەن ناوی دووبارە هەبێتەوە لە کۆمپیوتەرەکە ئەگەر ناوەکە بێت ناتوانێت خێمەتێت و فەحسی دووبارە بۆکەینەوە هەر کەسێک کە یەکەم جاری بێ لێرە خوێن ببەخشێت یا خوێن بدات ناوەکەی تۆمار دەکرێت بەتاکێت ناوەکە تۆمار دەکرێت لێ تۆمارەکرد لە ئاماری لە ژوورەوە تۆمارەکرێتەوە ناوەکەی ئەگەر ناوەکە هەر هیچ مشکلێکی نەبوو بەردەوام ئەتوانێت خوێنەکە بداتەوە هەر لێرە خوێنەکە ئەومان کرد ڕەوانی هەوڵ هیماتۆلۆژیەکە دوایێ بۆ ساحب خوێنەکە لە ژوورە داتەوە هیچ مشکلێکی نەبێت خوێنەکە دەت و هەرەوەدا بەخێر بێت سەرچاو لە خزمەتدا بەڵێ ئەوەی کە هەبوو لێرە باسی کرد لێرە ناوەکانیان تۆمار دەکرێت دواتریش لێرە پشکنینی پزیشکیان بۆ دەکرێت ئەوەی کە هەیە ئێستا لێرە پێم وابێ ئەگەر هەڵە نەبم پشکنینی زەختیان بۆ دەکرێت بزانم ئەم سڵاوتان لێبێت ئەگەر بەڕێستان پێم بڵێن ئەو پشکینیانە چین کە ئەو کەسانی کە دێن لێرە خوێن دەبەخشن چیان بۆ دەکرێت بەخێر بێ سەرچاو سەرەتا بۆ برا فشاری خوێن دەکەن باشە پاشان دوای شکرا زانی شکریان نەخۆشی جەشخانەن هەیە یاننا باشە وهروە ئەگەر حساسێ بە شتێکە بە حساسێ مەسایلی خوێنەوە شتانە هەبێت نەبووی دەکەن بەس گرنگترش لێرە لە ئەمە زەختەکە و نەخۆشی درێژخانە یاخود مەثەڵەن ئەگەر زەخت و شتوای هەبێت بزانین ئایا حەبی ئەسپرین دەخوایە ناخوا باشەکە لای ئەمە کێشەی نەبوو پاشان تەحویلی بەشی هیماتۆلۆژی دەکەن لەوێت زۆر خوێنەکەی بۆ دەکەن ئەو پشکنین و پرسیار وشتی تری لێ دەکرێت جگەلەوانی خۆتان ئەمە کۆمەڵە پرسیارێکمان لێرە داناوە کە تایبەتە بەو بەشە ئەو پرسیاران لێ دەکەن ئەگەر لەوانی هیچ کێشەی نەبوو ئەو کات ئێمە ڕەوانی شعبەکەی کە دەکەین بەشەکەی کە هیماتۆلۆجی لەوێ خوێن لێ وەردەگیرێت خۆش بێ من دەچمە لای ئەم هاوڵاتیەش دەمێ بزانم سڵاوتان لێبێت ئێوە بەڕێستان یەکەم جارە دێنە ئێرە بۆچی هاتوونەتە ئێرە ئەو کاتە داش بەخێر بێ بەرێ ئەمە نەخیم بەخشین بخۆ
تقریبا لە 2003 خینی دەدەین ئەو یە خینمان هەیە چی بانگەواز دەکەن یەکسەر ئەمە دێنێرە خینەکەی دەدەین زۆر باشە لە خۆی بەزیادی فاسی خینەکە دەکەن زەخت و شتت دەگرن ئەگەر باش بوویت تەواو دەرێ دانیشتوەکەم باش نەبوو دەرێ بەکەلێک نەیە بەێ زۆر مەمنون سپاس بەڵێ ئەوەی کە هەیە کۆتا جار لەو ژوورەی پشتیشەوە جارێک تر فاسیان بۆ دەکرێت دواتر دێنە ئێرە ئەو کەسانەی کە تەواوی وەرەقە و شتەکانیان تەواو بووە ئەوەی کە دەبیرێت ژمارێکی زۆر لە هاوڵاتیانن فەحسەکانیان بۆ کراوە دەیانوێت خۆیان خوێنەکانی خۆیان بدەن من دەستمە لای ئەبرا بەڕێزە سڵاوتان لێبێت ئەگە بەڕێستان پێ بڵێن لێرە چۆن خوێنەکان لەم هاوڵاتیانە وەردەگیرێت بەخێوی پێشی بە ناوی خوای گەورە میهرەبان پێشی بەخێراتنا دەکەم پیرۆز بای مانجی ڕەمەزان هەمولاکیان دەکەم ئێمە هەموو ساڵ کە مانجی ڕەمەزان دادێ هاوڵاتیەکان لە پاش نوێژی کەفتاری دەکەنەوە لە پاش نوێژ عیشایە ڕوو لە بنکەی خوێندان دەکەن لە لای ئێمە ئێمەش بە هەموو شێوەیەک ئامادەینە پێشوازیان لێ دەکەن و بەڕێکە پێشی خوێنەکان لێوە دەگرن و خوێنەکانش ئەوەی لە بۆ نەخۆشە و یان لە بەشی تەلاسیمیا و لە بۆ نانەکەلیە شەوانی ڕەمەزان چۆن چۆنی ینی جۆری خوێن بۆچی بە ڕۆژ نادرێت بۆچی هاوڵاتیان زیاتر لە شەوان نادێن لە مانجی ڕەمەزان لەبەرەوەی خەڵکە بە ڕۆژیە ئەوەی زانستی با ڕێگایشی زانستی ناتوانانی لە کاتی بەڕۆژبوون خوێنە لەوە لەبەر ئەویان دادەبەزی زەختیان دادەبەزی فیشار خوێنان دادەبەزی لە دوایی کە نانی فتار دەکەن و نوێژ عیشا دەکەن بەرەو بنکەی بەڕێبەتی بانکی خوێندێن و ئێمەش بە هەموو ڕێگە بەشی ڕێکپێک خوێنان لێوەردەگرین و من دەمێ پرسیاری ئەو لە بەڕستان کەم هاتنیم هاوڵاتیانە بۆ ئەم بانکی خوێنە تا چەند هاوکاریە بۆ نەخۆشخانەی تالاسیمە بۆ هاوڵاتیانی کە پێویستیان بینێکی فریاکەوتنا ئەمە چ جۆرە هاوکاریەکە هاوکارێکی مرۆڤایەتیە پێش هەموو شتێک زۆر هاوکارمان لە هەمومانکان هەموو ساڵ بەتایبەتی لە مانجی ڕەمەزان و لە بۆنە ئاینەکانە ڕووی تێدەکەن لەبەر سارەسەی نخۆری تەلاسیمیا و ئەوەی نخۆش خۆشی هەیە لە بۆ نخۆش خۆی دێنی ڕێز بەخێر بێن سەر چاوم من کۆتا جار دەستمە لای ئەم بەڕێزا بزانم سڵاوتان لێبێت سەرتا دەستخۆشیم کارت لێ دەکەم بەڕێستان یەکەم جارە دیتە ئێرە ناوەڵەوە تقریبا 15 جارە 15 بەتلەبیدە ئەو برادەرەکەم هاتم پاش نوڕانی هاتم گوتم خینی دەشگوتی ڕەمەزانە دەبی لە ئەوەی بێ پاش فتارێ بێ بدەی ئەش بە ڕێزێک لە دەری بگوت چار بتلم دەوێ گوتم برام ئەمە دێم بە تەکتلۆ دەدەم وڵای ئەوانی خینیان زیادە بێن خینی بدەنلۆ ینی تەراسیمانیان هێ خینی نییە دەی مەمنون میکا خینمان زیادە بەڕێزی براگەورەی سپاس بەڵێ ئەوەی کە هەبوو تایبەت بوو بە بانکی خوێنی هەولێر کاتەکانی خۆیان گۆڕیەوە ئەمان تا درنگانێکی شەو دەتوانم بڵێم تا کاتژمێر دوو لێرە بە بەردەوامی پێشوازی لەو هاوڵاتیانە دەکەن کە دەیانەوێت خوێن ببەخشن بە نەخۆشخانەکان. بەڵێ وەک بینیمان کە لە هەڵمەتێکی خوێن بەخشین بۆ ئەو کەسانی کە خۆیان ئاماژەیان بۆ کرد لە ڕۆژدا ناتوانن لە بەرەوەی بەڕۆژن بۆیە لە شەودا خوێن ئەبەخشن و ئەشزانین کە خۆشبەختانە لە کوردستان ساڵانە لە هەموو بۆنە تایبەتەکان و لە کاتی پێویستیشدا خەڵکانێکن خێرخوازانە خوێنی خۆیانە بەخشن بۆ ئەو کەسانی پێویستیانە. جارێکی ترە گەڕینەوە لای بابەتەکەمان کە باسکردن بوو لە دەرمان دکتۆر باسی نەخۆشی شەکرەمانە کرد و لە بەرەوەی ئەم نەخۆشیە زۆرە لە هەموو جیهان نەک تەنیا کوردستان کاتەکانی باڵین دانانی دەرمانمان باس کرد کە یان ڕێخستنی دەرمان بەدەر لە دەرمان هیچ شتێک هەیە کە ببێتە جێگرەوە یان باری تەندروستی و کەسانە باشتر بکە کە نەخۆشی شەکرەیان هەیە وەکو چارەسەر وەکو بەستم ئەم مانگەیە ینی ئەگەر کاماژە بۆ کرد ژەمەکانی دەرمانیان بۆ کەمەکرێتەوە لە مانگەکە ئەوانەی کە نەخۆش شەکرەیان هەیە جگە لە دەرمان ئەگەر بێت و ئەو نەخۆشانی کە بە پارێزکردن واتە ڕێگریکردن لە خواردنی کاربۆهیدرات بە ڕێژێکی زۆر کۆنتترۆل نەبوو واتە پێویستی بە دەرمان بوو هیچ شتێکتر بەدیل نییە. بەڵام ئێمە لە بیرمان نەچێ نەخۆش شەکرە چەند زۆرێکمانەیە زۆری یەکەمیان کە زۆری ئەوەیە لە مناڵیا بێ بە شێوەیەکی گشتی هەر هیچ ڕێژەیەکی ئەنسۆلین لەو نەخۆشەیان نییە ئەبێ بەردەوام ڕۆژانە 2 تا 3 بگرێت زاریوە 3 هەتا 4 داریش ئەنسۆلین وەربگرێت ئەو هیچ چارەسەرێکی نیە هەر ئەبێ ئەنسۆلین وەربگرێ و ناتوانێت ڕۆژ بگرێ بەڕاستی
زۆری شتریان ئەوەیە هەر زۆری دووەمە بەڵام نەخۆشەکە تەنیا نەخۆشێکی شەکری هەیە لە قۆناغەکانی سەرەتایە کۆنتترۆڵە هیچ کێشەی نییە تەنیا حەبی هەیە ئەو حەبانە نابێتە ڕێگر لەوەی کە بە ڕۆژوو نەبێ بەڕاستی بەڵام هەر هەمان حاڵەت نەخۆشی ترمان هەیە نەخۆشی زۆری دووەمی شەکرێ هەیە بەڵام کۆمەڵێ نەخۆشی تری بەدواوەیە نەخۆشی فشاری بەرزی فشاری خوێنی هەیە نەخۆشی سستی کلیەکانی هەیە وابزانەوەش خودی نەخۆشیەکان ئەبێتە ڕێگر لەوەی کە نەخۆشەکە بە ڕۆژوو بێنەوە وەکو دەرمانەکان لە هەموو حاڵەتەکان دەرمان وەکو حەب نەک دەرجەکان ئەکرێ گۆڕانکاری تێدا بکرێ بە ژێرەی پزیشکی پسپۆر بۆ ڕێ بخرێتەوە دەرمان نابێتە ڕێگر لەوەی کە نەخۆشێک بە ڕۆژوو نەبێ بەڵام زۆربەی حاڵەتەکان ئەوە نەخۆشیەکە خودی خۆیەتی کە ئەبێتە ڕێگر بۆیە ئەبێ پۆلێن بکرێ ئەوەش پزیشکێکی پسپۆر بڕیارەدا ئایا ئەو نەخۆش ئەتوانێت بە ڕۆژوو بێ یا بە ڕۆژوو نەبێ بە ژێرەی حاڵەتی نەخۆشیەکانی چکە ئێمە زۆربەی نەخۆشەکانمان زاری وایە زیاتر لە نەخۆشیشیان هەیە کە وای لە یەکاکەوە نەتوانێت بە ڕۆژوو بێ لەبەر حاڵەتی نەخۆشەکەی چکە ئێمە لەبیرمان ناچێت بەڕاستی ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە مەترسیەکی زۆر گەوریان هەیە بۆی تووشی سستبوونی گورچیلەکانی بن چکە سستبوونی گورچێلەکان چەند هۆکارێکی یەکەمیان تەمەن کە ئەگەر کەسێک هەر هیچ نەخۆشیێکی نەبێ بە گوێرەی تەمەن کلێکانی بەرەو سستبوونەچن دووەمیان نەخۆشی فشاری خوێنە سێمیان نەخۆشی شەکرەیە چوارەمیان دەرمانە بۆیە ئەگەر بێت و نەخۆشێک لە هەمان حاڵەتدا هەر چوار هۆکارەکەی لێکۆ بێتەوە و بۆ ماوەی 12 ساعتیش ئەو نەخواتەوە و لە شەویش تەعویزی ئاوەکە نەکاتەوە بەڕاستی کلێکەی گورچیلەکانی زۆر بەرەو سستبوونەچن و باری تەندروستی نەخۆشەکەش بەرەو خراپتر چێ کەواتە پێم وایە نەخۆشی لە زیاتی ڕۆژوەکە لە زیاتی ئەوەی لەسەری واجب بێ بۆی حرامە بێت چکە هەر شتێک زەرەر بێ ئینسان بگەینەوە بزانم حرامە بۆ نەخۆشی ئاسایش ئەوانەی کە نەخۆشیێکی تەنیا نەخۆش شەکریان هەیە یا فشاری خوێنیان هەیە یا هەر بە تەمەن و یەک نەخۆشیان هەیە ئەبێ ئەویان لەبەر چاو بێ ڕۆژانە تەعویزی ئەو ڕۆژانە ئەو ئاوی کە نایخۆنەوە شەوەکە ئەبێ تەعویزی کەنەوە بە ئاو خواردنەوەیەکی زۆر کەمتر نەبێ لە سێلتر بۆ ئەوی گورچیلەکانی مادوو نەبن و تووشی سستبوون نەبن باشە ئەو دەرمانانەی کە پێویستە بۆ چارەسەری ئەو نەخۆشیانی کە ئاماژەت بۆ کردو بە گشتی لەبەرەوەی تۆ ئاگات لە دەرمان هەیە و چارەسەریەکان لە کوردستانە بۆ زۆربەی نەخۆشیەکان دەرمان هەیە یا باسی و گۆڕانکاریانت کرد کە پزیشکەکە توانێت و دەرمانانەی بۆ بگۆڕێ ئایا هەموو دەرمانەکان دەسەکەوێت ئەو دەرمانانەی کە ئەو هەموو دەرمانانی کە هەن بۆ چارەسەری نەخۆش شەکرە دەستەکەوێت بەگشتی دەرمان لە کوردستان بۆ هەموو نەخۆشیەکان دەسەکەوێت بە ڕێژەیەکی بەرچاو دەستەکەوێت بەڵام لە ئێستادا ناکرێ بڵێن هەموو دەرمانێک دەستەکەوێت بە تایبەتی نەخۆشیە دەگمەنەکان نەخۆشیە باوەکان وەکو هەندێک نەخۆشی دەگمەنمان هەیە دەرمانی زۆر باش هەیە کە دەست ناکەوێت بەڕاستی نەخۆشی دەگمەنەکان وەکو نەخۆشی پارکینسۆن و نەخۆشی نەفسیەکان یا نەخۆشی ئەوەی کە بەڕاستی ڕێژەیەکی زۆری کۆمەلگا تووشی ئەو نەخۆشیە بە دەرمانەکانی لە کوردستان کەمە بۆ لەبەری کۆمپانیەکانی دەرمان نەخۆشی چی؟ نەخۆشی پارکینسۆنمان هەیە نەخۆشی ڕۆماتیزممان هەیە نەخۆشیە درێژخایانە نەفسیەکانمان هەیە کە هەموو دەرمانەکانی بەڕاستی دەست ناکەوێت نەخۆشی ئەوانەی کە زەرعی کلیەکەن هەموو دەرمانەکانی بە ڕێگەی یاسایی دەست ناکەوێت چکە کۆمپانیەکانی دەرمان نایهێنن کە ناشێنن پێشتر لە ڕێگا ناشەرعیەکانەوە هات بەڵام ئێستا لەگەڵ قەراری بەڕێسەرش حکوومەت کە هەر دەرمانەکە بێتە کوردستان ئەبێ بە پشکنین و کۆنتترۆلی زۆری دابڕوە بۆیە ئەو ڕێژە زۆرە نییە بۆی کۆمپانیەک پشکنینی بۆ بکە کەواتە نییە لە ناوەوەی کوردستانیە بەڵام وەکو دەرمانی نەخۆشیە درێژخایانەکانیان بە شێوەیەکی گشتی دەرمان وجودی هەیە لە کوردستان و ڕێژێکی بەرچاو هەیە بەرەبەرش ئیش لەسەرەوە ئەکرێت کە ئەوانی کە ڕێژەیەکی زۆر کەمیشن زاران بە ڕێگەی ناشەرعی هاتن ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە خەریکی بەدواداچوون و دۆزینەوەی چارەسەرە بۆ ئەوەی کە ئەو دەرمانانش تەوفیر بکرێن لە ڕێگەی هەندانی کۆمپانیەکانەوە بۆی نەخۆش لی سودمەند بێ و بۆی دابین بکرێت بینە سەر خواردنی دەرمان زۆر جارەڵێن دەرمان نابێت لەگەڵ هەندێک جۆری خواردن و خواردنەوە بخورێت ئایا ئەمە ڕاستە
ئەگەر ڕاستە لەگەڵ چی نەخورێت بەڵێ دیسان ئەبێ پۆلێنیانکەینەوە بە شێوەیەکی گشتی بە ڕێژەیەکی زۆر هەموو زۆرەکانی دەرمان لە گەدەی بەتاڵا بخورێن باشترە بۆ لەبەرەوەی ئەگەر لە گەدەی بەتاڵا بخورێ ڕێژەی چوونە ناو خوێن بۆ ئەو دەرمانە زیاترە وەک ئەوەی لەگەڵ خواردن بخورێ باشە زۆربەی دەرمانەکان وایڵە پێشنان دوایینان جیاوازی چییە بۆچی دیاری بەداخەوە هەڵە تێگەیشتن هەیە لەو بابەتە پێشنان و دوایینان هەر یەک شتە خۆی ئەگەر پێشنان بێ ئەبێ سادێک پێشنان بێ ئەگەر دوایینان بێ ئەبێ 2 ساعت دوایینان بێ بەڵام ئێمە هەروە ڕاهاتوین ڕاستە خۆ پێشنانەوە هەڵەیە بەڕاستی ئەگەر ساعتێ پێشنان بی خۆی دەرمانەکە 2 ساعت دوایینان بەس لەوە نییە کە ئەو کەسە برسی نەبێت چونکە زۆر جارەڵێ بۆ نمونە ئەبێت نانێکی تاو بخوا ئەو کەسە دواتر ئێستا هەندێک زۆری کەمی دەرمان هەیە ئەبێ لەگەڵ نان بخورێن لە بەروی ئازاری گەدادن ئەگەر بە ڕێژێکی زۆر ڕێژەی ئەتوان بڵێم 180 بۆ 90 لە گەدەی بەتاڵا بخورێن لە برسێتیە بخورێن باشترە برسێتی ینی ساعتی پێشنان یا 2 ساعت دوایینان بۆ ئەوەی ئەو دەرمانە لەگەڵ ئەو خۆراکە کارلێک نەکات و بە ڕێژێکی بەرچاو بگاتە ناو خوێن و نەخۆشەکە سوودی لێبێنێ بەڵام هەندێک زۆری دەرمانی تایبەتمان هەیە تێتراسایکلین و ئەوانە ئەبێ ماستیان لەگەڵ نەخورێ بۆ ئەوەی ئیمتیساسی باش بکرێ یا هەندێک زۆری دەرمانمان هەیە ئەبێ لەگەڵ نان بخورێ بۆ ئەوەی تووشی ئازاری گەدە نەبێ نەخۆشەکە یا هەندێک جار هەیە نەخۆشەکە خۆی کێشەی گەدەی هەیە ئەگەر لە گەدەی بەتاڵا بیخوا ئازاری بۆ زیادەکە و ناتوانێت لەسەری بەردەوام بێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو زۆرانی کە دەرمان من کە باسەکەم باسی شڕوو بوو حەب ئەوانەی لە ڕێگەی دەمەوە خوێن لە گەدەی بەتاڵا بخورێن باشە زۆر جارەڵێ با لەگەڵ خواردنەوە گازیەکان لەگەڵ چا قاوە دەرمانە نەخورێتەوە ڕاستە زۆربەی ئەو دەرمانانی کە بۆ کەم خوێنی بەکارهێنرێن وەکو فۆلیک ئەسید و ئایرۆن وانە وا باشتر 2 ساعت لەگەڵ چای خواردن بەردەوام بن لەبەرەوەی چای و قاوە و نیسکافە وانە ئەبێتە هۆی ڕێگریکردن لە چوونە ناوەوەی ئەو دەرمانە لە ڕێڕی خۆڵەوە بۆ ناو خوێن بۆیەوە باشترە لە دوایینان بە 2 ساعت بخورێ یا لانی کەم 2 ساعت لەگەڵ چای خواردن جیاوازی هەبێ باشە کۆتا پرسیار و وەکو دواڕێنماییتۆ بۆ نەخۆشان و کەسانی کە دەرمانیان هەیە چییە؟ دواڕێنماییم بۆ هەموو نەخۆشانی بەڕێز ئەوەیەکەوە بە شێوەیەکی زانستیانە لە ڕێگای ڕاوێژکردن بە کەسانی پسپۆر دەرمان بەکاربێنن لە خۆیانەوە بەکارنێنن چکە بەڕاستی دەرمان چارەسەرە بەڵام ئەگەر بە شێوازێکی ناڕێکوپێک و نازانستی بەکاربێ کارەساتی لێکەوێتەوە ئەبێتە هۆی ئەوەی کە سزای ئەوەی کە سوودی هەبێ بۆ نەخۆشەکە ئەبێتە هۆی زیان بۆیە ئەبێ بە گوێرەی ئەو ستانداردە عیلمیەی کەوە لەسەر دەرمانەکە نووسراوە یا پزیشکی پسپۆر یا پزیشکی دەرمانساز ڕێنماییەکە ئەداتە نەخۆشەکە بەو شێوێ بخورێ دڵنیا بە هیچ زەرێکی نابێ من زۆر زار نمونە بە دەرمانی زۆر ترسناک و دەرمانی زۆر بەهێز ئەهێنمەوە کە دەرمانی چارەسەری نەخۆشیەکانی شێرپەنجەیە ئەو دەرمانانە لەبەرەوەی زۆر بەهێزن بەڵام لەژێر چاودێریەکی پزیشکی چڕ بەکارهێنرێن ئەتوانم بڵێم دوای تەرککردن و وازێنان لەو دەرمانانە هیچ ماکێکی خراپی لەسەر نەخۆشەکە نامێن و هیچ زەرێکی نییە بزای ئەوەی کە ئەو دەرمانە سوود بەخشانی کە بە نەخۆشیە مزمینەکان بەکارهێنرێن ئەگەر بێت و بە ڕێنمایی پزیشکی بەکاربێن دڵنیا بە جگە لە سوود هیچ زەرێکی نابێت چکە هەموو شتێک ئێمە چاودێریکردنمان بۆی هەیە کاتێک کە بینیمان زیانێکی لەکەوێت دکتۆرەکە یا هەر کەس پزیشکەکە بۆیە گۆڕێ بە زۆریشتر و ناڵێ دکتۆر شوان عەبدوڕەحمان پزیشکی دەرمانساز سپاس بۆ ئامادە زۆر سپاس بۆیەوە سپاس لە وانگی ڕەمەزان چالاکی ئاینیەکان زیاتر دەبن و لە کەرکووک بە تایبەت چالاکی جۆرە و جۆر بەڕێوەچن هاوکارمان هێمندەلەوە لێەوە زانیاری زیاترمان سەبارەت بە بەڕێوەچوونی ئەم چالاکیانە دەدات. بینەران و بیسەرانی کوردستان 24 و بەرنامەی پاشیڤ ئەم کاتتان باش و نوێژ و ڕۆژ و تاعەتی هەموو لایەکتان قبول بێت. لەگەڵ سەدا و ئاوازی دەف و دەنگی زوڵاڵی سرودبێژی کەرکووک سەید محەممەد جەباری ئەو کاتەی لە بەرنمەکەمان ماوە لەگەڵ ئێوەی بینەری خۆشەویست بەسەر دەبین. مامۆستا ئەم کاتتان باش و زۆر بەخێر بێن سپاس بۆ کاتێ بێمەتان بەخشی. منش بە جەلامتان دەڵێم بەخێر بێن بەخێر هاتنی سەتەلایەتی کوردستان 24ەکەم پیرۆزبایی مانگە ڕەمەزان
لە هەموو خەڵکی کوردستان و ئەوامی مسلمانانێک انشاءالله خوای گەورە بە خێر و بەرەکەت بیگەڕێ بە هەموو لایەک. کاک سەید تۆکو سرود بێژەیەکانی چینی هونەرمەندان چۆن خۆتان ئامادە کردووە بۆ ڕەمەزان باسی کەشوهای ڕەمەزانی ئەم ساڵمان بۆ بکەیت. دووجار لە عمری منە کەوتوتە ناو چلەی هاوێنەوە زۆر هێلاکەت بۆ بڵام سبحان الله ئەم ساڵ و بەهارەکەیش خوای گەورە درێژەی پێدا لەگەڵ ڕەمەزانە زۆر 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 خۆشە. ئەم ساڵ خۆش بێ. کاک سەید ئێمە حەز ناکەین زۆر قسە بکەین بینەران بێگومان هەمووان بە دەنگی جەنابەت ئاشنان حەزەکەین ئەو کاتی هەمانە زیاتر بە وتنی سرود بەرنامەکان بۆ بڕازێنیتەوە. یەکەم بەرهەمت چییە بێ لەگەڵ ئەم ستافە جوانەیە ئەگەر بەڕێز کاک ڕۆستەم خامۆشە تایبەتە بە مانگی ڕەمەزان بە هیوام ئینشاءالله ببێتە مایەی فێنکەرەوەی دڵەکانی جەماوەری خەڵکی کوردستان ئینشاءالله. مانگی ڕەمەزان ئەی مانگی قورئان بەخێر هاتی تۆ پەیامی غوفران ڕۆشنایی دەروون ئەی نووری باوەڕ مانگی زیندانی شەیتانی بەدفەڕ شانازی دەکەین کە تۆ میوانی مانگی پڕ زیکری خوای میهرەبانی مانگی پڕ زیکری خوای میهرەبانی خۆشە دیدارت هێند ئاوەدانی تۆی شەم و شکۆی زەوی و ئاسمانی لەگەڵ نەسیمی ئەڵێم ڕەمەزان سەڵاو مەرحەبا بەخێر بێیتەوە الله الله منجي رحمته عشق إيماني بشك عزيزم منجي رحماني تخوش ويستي أوين داراني شراي روناكي شو بيداراني لقال نسيمي شناي باي سبايا أليم رمضان صلاة ومرحبا بخير بيت دوايا دوستي دارين هنري هزي برواوين دەست خۆش بێ بۆ بەرهەمە کۆی بەرهەمەکانت چەندن کاک سەید لە ژمارە وڵا ناتوانم ینی بژمێرم لە سی تێپەڕیوە ئەلبومەکان یعنی بڵێن تراکەکان لە سیدانە تێپەڕیوە بەڵام وەکو کلیپ یەکدانم بە دقەیەکی عالی و بە ئەوەکە یەکراوە ئێستا چیت بەدەستەوە ینی شتی تازە بەرهەمی تازە بەرهەمی تازەم هەیە لە ئەلبومی 2019دا بەزیوە بەڵام ئیشی کلیپەکانیم نەکردووە تەنها ئەلبومەکانم کردووە. ئێستا توانی ینی بەرهەمێکی تازەمان پێشکەشکەی پێشکەشی شەوقەدار و ساری ئەحمەد وەک چرایە منزەری شەوقەدار و ساری ئەحمەد وەک چرایە منزەری بەدرەیە نووری خودایە یا هەلاک بێناسری بەدرەیە نووری خودایە یا هەلاک بێناسری کاتێناوی دێتە گوێم دڵپەڕ ئەبێن هاوارەکەم مەیلی دیداری هەیە هەم ئاهل و بایت و یاوەری حسنی ئەخلاقی لەگەڵ گفتاری شەهد و شەکەری دوڕن و یاقوت و چراخانە مەقام و مینبەری
حبيب الله سلامة أرزكم لم دوروا بو جواب ملاكرو قربان بروي برنوروا خو أذان ميلي قرمت خوري برشوقي ضلا من ختا بارم كدورم لو بليس سوروا سينتاني كبأتواري بدون لا يقم نوري بعدت نايتني شيشي مكسورة. زۆر سپاس دەستان خۆش بێت ماندوو نەبن تێکستی سرودەکان هیچ هەیە ینی خۆتەی نووسی شعرەکان چەند شاعریەکەم هەیە شعرم تایبەت بۆ ئەنووسن یاخود تەکلیفیان یەکەم یاخود شعریان ئامادەیە و لیان وەرەگرم زۆرترینی ئەو سرودانێک کە خەڵک گوێی لێگرێ ئەوەندەی بۆ تاتە بێتەوە باست بۆکرابێ ئەوەندەی ئێمە ژاگەدار بن یا ڕەسوڵ الله گیانە ئەوە ینی بینەر و بیسەرێکی زۆری هەیە کلیپشت بۆی کردووە ئەتوانی أو سورة مان بابلي إن شاء الله. يا رسول الله سلامة لي بسرورم ليرانا وتا مدينة أو ظلم شيت شيدايا هروا لشين وقرينا آي سرابا أم ظلام عشقو أوينا لبودي داري سرداري مدينة تخوى بعد السبا بير هوالي لبو غمجين ضلي عاشفت حالي كبلكو زامنا صورم دواكا لمالي حالنا جورم رهاكا درختي بختي عمرم تشاوريه نخوش ودرد دارون يشتجيه مقر آوي حياتي ديتني أو لدولا باهناسي ظلمتي شو تو بشير نذيري تو سراج المنير تو بشير نذيري تو سراج المنير تو خاوني تأثيري لحشر لا ميدان يا رأس تهم طه وياسيني محمد الأمين تهم طه وياسيني محمد الأمين سرداري روي زاميني جقت أغلى جينا يا رسول الله جانا بآواتم شوي بيت وأوينم بدي بيت وجمالي حزرتي محمد ببينم تهم طه وياسيني محمد الأمين تهم طه وياسيني محمد الأمين سرداري روي زاميني جقت أغلى جينا يا رسول الله جانا بارز و جوان زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ کاک سید محەممەد جەباری هونەرمەندی سرود بێژ دەستان خۆش بێ سپاس بۆ ستافەی لەگەڵتان بوون ماندوو نەبن سپاس بۆ هاوکارانم دەستان خۆش بێت ئەگەڕێمەوە بۆ لای هاوکارم سارا بۆ کۆتایی هێنان بە بەرنامەکە سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ هێمندەلەوە لە کەرکوو پاشیبمان پێشکەشکردن تاوەکو سبینەوە لە پرۆگرامێکی نوێ دەینە وڵاتان کاتێکی خۆش بۆ هەمووتان